بەڕێزەکانی عزیز سڵاتان لێ بێ بەیانیتان باش خۆمان بە خۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ با کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێهاتینە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێت. خۆشەویستان، ئەمڕۆ یەکی ئایارە کە ڕۆژی گیانی کرێکارانە ئێمە لێرە و پیرۆزبایی خۆمان ئاڕاستی سەرجەم کرێکارانی کوردستان و تەواوی دنیا دەکەین کە مێژووی ئەم ڕۆژە گەڕێتەوانێ بۆ ساڵی 1986 کە کۆمەڵێک لە کرێکاران لە وڵاتی ئەمریکا مانگرتنێکیان ڕاگەیان یاخود خۆپیشاندانێکیان کرد. لە خۆپیشاندانەکانە داوای ئەویان دەکرد کە ماوەی کاتی کارکردنەکەیان کەم بکرێتەوانێ، بەڵام لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوانێ بڵێ دەستڕێژیان لێکرا یاخود بڵاویان پێکرا و ژمارەیەکی زۆر لە کرێکاران تێیدا کوژران. دواتر لە ساڵی 1970 هەر لە هەمان ڕۆژنەواتە لە یەکی ئایاردا جارێکی تر بۆ بەرز ڕاگرتنی ئەو ڕۆژە کۆبوونەوانێ و لە ئەو ڕۆژە یاخود بڵێن یەکی ئایار دەستنیشان کراوەکو ڕۆژی گیانی کرێکاران و دووبارە پیرۆزباییمان هەیە و دواتر لەسەر ئەم بابەتە یاخود لەسەر ئەم ڕۆژە گفتوگۆ دەکەین. یەکێکی تر لە تەورەکانی ئەمڕۆمان گفتوگۆکردنە بێت لەسەر خێرکردن و کاری خێرخوازی لە مانگی ڕەمەزاندا کە لە مانگی ڕەمەزاندا هاوڵاتیان زیاتر کاری خێرخوازی دەکەین. ئاخۆ دەپرسین ئایا کاری خێرخوازی لە مانگی ڕەمەزاندا هیچ جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕۆژانی تردا و لە هەمان کاتدا باز لە سەرفترە و زەکات دەکەین و جیاوازی نێوان زەکات و خێرچی دەبێت و لە هەمان کاتدا باز لە مەرجەکانی سەرفترە دەکەین. ئاخۆ مەرجەکانی چین و زەکات لەگەڵ خێرا چه جیاوازیەکی هەیە. ئەمەش تۆرێکی ترمان دەبێت و دواتر لە بەشێکی تری پرۆگرامەکە گفتوگۆی لەسەر دەکەین. بەشی سێمی پرۆگرامەکە کە ئەم تەوەرەمان دەبێت و من میوانەکەم ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە گفتوگۆکردن دەبێت لەسەر کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ژینگە یاخود باز بکەین ئەرک و ڕۆڵی ڕێکخراوەکانی ژینگە چی دەبێت بۆ دوای نەمانی ڤایرۆسی کۆرۆنا یاخود لە دوای ئەوەی کە ژیان ئاسایی بوانێ کاری ڕێکخراوەکان چی دەبێت و لە هەمان کاتدا کاری ڕێکخراوەکان لەم ماوەیە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوە بووە کار و چالاکیەکانیان چی بۆ کە بێگومان ڤایرۆسی کۆرۆنا کە وای کردووە و هەموو زانایان بازەوە دەکەن کە کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر ژینگە و ژینگەی پاکردێتەوە. بۆی کە لەسەر ئەم بابەتە بە وردی گفتوگۆ بکەین بە خۆشحاڵیوانە میوانداری ئارارات زەردەشتیمان کردە کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی کوردستانێکی سەوزن. مامۆستا ئارارات سڵاو لێ بۆ بەخێربێت. سڵاو لە خۆشتان سوپاس دەکەم. زۆر سوپاس مامۆستا ئارارات. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ژینگەی کوردستان و ژینگەی جیهان لەم کاتەدا چۆنە و لە چه ئاستێکدا؟ بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێستان. پێشی سوپاسی بەرنامەکەتانەوە سوپاس و ڕێز و خۆشویستیم بۆ کەناڵی گەلی کوردستان کەوا کۆمەڵەکەمان بەسەر کاتەوە دەست خۆشیتان لێ یەکەم هەست کەناڵێ کە گوێیە بە ژینگە یەکێکە لە ڕەگەزینەکانی ئەم زەمانە کە بە ئەو کەناڵە بە پێشکەوتوو دادێک کە گوێ بە ژینگە ئەرکی هەموو کەناڵێک دەستان خۆش بێ و من لێرەوە سوپاسی هەموو گەلی کوردستانەکەم کەوا لەم بارودۆخە ناهەموارەی کۆرۆنا کەوا ڕێنەمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێەکەن و هەروەها دەستخۆشی سوپاسیش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی بەکارێکی دڵسۆزانە دەستگاکانی حکوومەتی هەرێم هەروەها ڕاگەیاندەکانیش ئەرچاکێشەوە زۆر دەستخۆشی لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانەکەم و هەروەها وەزارەتی تەندروستی کارمەندەکان و پۆلیسی هاتووچۆ بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی و هەروەها ئاسایشی سلێمانی و هەموو کارمەندەکانی تەندروستی کە ئەمانە و ئاسایشی هەموو کوردستان قایمقامێتەکان پارێزگاکان پۆلیسەکان هەمووش کوردستان سەرتاسەر بەتایبەتی باشوور کە ڕێنمایەکان جێبەجێەکەن و هیوادارم هاوڵاتی هەمیشە لە هەماهەنگ و هاوکاری حکوومەت بن لەبەر سەلامەتی خۆیان. بەڵێ باشە مامۆستاگیان باسێک لە ژینگە بکەین بزانین ژینگە لە ئێستا لە کوردستان و لە جیهانە لە چه ئاستێکایە و چۆنە؟ خۆی بێگومان مرۆڤ چالاکی ئەنوێنێ و ئەم ژینگەی هەمووی تاوکەری یەکتریە پەیوەندی بە یەکتریەوە هەیە بۆیە یەکێ لە پیسکەرەکانی ژینگە چالاکیەکانی مرۆڤە و ناژبێت ڕاجرە بەڵام ئەتوانێت سنووری بۆ دابردێ. ئێمە ئەبێ بەڕاستی ئەمەی کە ئەمجا ئەم لەم کاتا ڕوویە بۆ ئەم ڤایرۆسە وەلەو من لە ڕووی ژینگەی و باسێک بچکە من تایبەتمەندیم بە ڤایرۆس ئەوە بۆ بوارێکی خۆی شارەزارە بەڵێ من لە ڕووی ژینگەی و باسی ئەم بابەتە یەکەم ئەتوانی بڵێ ژینگە پێش کۆرۆنا چۆن بوو دوای کۆرۆنا چۆنە؟ باش پێمان بڵێ ئێستا پێش کۆرۆنا چۆن بوو دوای کۆرۆنا چۆن بێت؟ بەڕاستی ئەمە بڵێ چۆن لە سنوورێکی دیاریکرا و جیاکەرەوەیەکی زۆر بەهێزی دروست کردووە. یەکەم ئەگەر سەیری زەوی بکەین لە دروستبوونی زەویەوە چەندها
هزار ملیۆن ساڵ لەمەوە پێش دروست بووە و چەندەها ملیۆن ساڵ لەسەر 440 ملیۆن ساڵ لەمەوە پێش وەجبەیە زیندەوەر فۆتۆکە پێڵێ قۆناغی یەکەم قۆناغی دووەم و سێیەم و چوارم ئافۆتۆ قۆناغی پێنجەمیش 65 ملیۆن ساڵ لەمەوە پێش فۆتاوە هەمووی یا بە ڤایرۆس فۆتاوە یاخود بە ڕێی نایزیەکەوە یاتی بە زەویە فۆتۆ یا کۆمەڵێشت ئەمە لەسەر زەویە بەردەوامە ئەم شتە لەسەر قۆناغی شەشەم کە ئێمەی تیاین مرۆڤ ئەتوانێت پێ بڵێ زیندەوەرێکی تازەیە لە زیندەوەرەکانی ترە ئەمە ئەم کۆرۆنایە کە ڕوویە ئێمە لە ڕووی ژینگەیەوە باسێکە لە سروشتا هیچ تێگنی ڕووبە زیان گێنە بە ژینگە هەمووی پێویستە بەڵام لە ڕووی تایبەتمەندیەوە لەوانەیە بۆ زیندەوەرێک زیانی هەبێ بۆ مرۆڤ زیانی بێ سەری کۆرۆناکە کۆرۆنا بێگومان زیندەوەر نییە وەکو ئەوترێ DNA سروشت بەرنامەی زۆرە جالبێمە ئەگاداری وڵاتیانەکەن ئەم شتە بەگاڵتە نەگرن یعنی نزن مادەم من نەخۆشمی تر نەخۆش ناکۆم یاخود کە ئەم کۆرۆنای هەر ئەمێنێ بەڵام چییە وەکو چۆن بەسەر ڤایرۆسی سیل هەر ماوە مەسەن نەخۆشەکان نەبە بەڵام مرۆڤ دەرمانی بۆ دەبێت چاوەڕێی زانەکانی وڵاتانی بێگانە بکەین بزانین چی تا ئێستا بەڕاستی ناتوانین بڵێ دەرمانێکی بۆ دۆزراوەتەوە کە بڵێ لە ساسە تۆی بکەن چونکە زانەکان ژیان معلومێت ئەبێ تاقیب بکرێت و بزانین ئەو مرۆڤ زەرێت پێنایەن و چەند کەس خۆبەخشانە بۆیە ئەو کۆرۆنایە یا بڵێن ئەو ڤایرۆسە کاتێک کە دروست بووە لە کەونا ئایا تازە دوو یا کۆن دروست یا خۆی ئەگۆڕێ ئەمانە بۆ بواریشتر بەجێڵین بەس بواری خۆیان لەسەر ژینگە قسەکەین ئەمە بە دوای ژیانیشترا ئەگەڕێ بە دوای شوێنێکە ئەگەڕێت تیا دانیشێت ئیتر ئایا ژیانی تری تیا دروستەکەەوە لە سڕەکە لە سروشتایە ناتوانێت لێرە بۆ ئەو هەر شوێنێکی دۆزیەوە بۆ ئەو بەردەوامیەکە وەکو شوێنێک بۆ جێگەی خۆ بووە بەڵام بۆ مرۆڤ نەخۆشیە بەڵام بۆ ژینگە هاوکێشەیە ژینگە هەموو جارێک بیر لەوە کاتەوە ئەمڕۆ ئەو زیندەوەرانەی کە گەورن ئێستا کە تۆ سەیری دایکە زەوی بکەیت ئەم زیندەوەرچی لە زەرزەوی هەمووی مناڵی ئەم زەویە وەکو دایکی زەوی وەکو دایک وایە وەروە لە زۆر پەخشان و شیعرەکانیشە بە دایک دابێت ئەم مرۆڤانە هەمووی بە شیری سگی ئەم دایکە ئەژین تاکە زیندەوەر کە کار جەزینی دایکەگرێ مرۆڤە ئەرزەکێڵێ ئەرز ئەفۆتێنێ ئاو پیسەکە ئەمە ئەکات دوو کەڵ ئەکایە لەو ڕۆژەی کە مرۆڤ داری دۆزیوەتەوە بێن بەعفو ئاگری دۆزیوەتەوە لە ڕێدارەوە ئاگری دۆزیوەتەوە دار بەکارێنێ لەو ڕۆژۆ ژینگە پیسە 10,000 ساڵە 20,000 ساڵم پێ ڕۆژە ژینگە بەڵام بە پێی ژماری مرۆڤ و پێی ژماری ئەگەرکەوە بە پێی پێشکەوتن و شارستانی مرۆڤ شتەکانە گۆڕێ بەڵام لە سەدەی 19 و 20 و بەتابەتی لە سەدەی 15 کە شەمەنەفەر دۆزرای 15 کە شەمەنەفەر دۆزرا تی ژینگەلەوە دەستی پێکرد بە پیس بوو بەڵام لە سەدەی 1920 بواری تەکنۆلۆژیا زۆر خراپ بوو تەبان من باشی پێش کۆرۆنات بووە کەم زۆر خراپ بوو دنیا پیس بوو کەسیش گوێی دەئا ئەم هەموو ڕێکۆتە لە 10,000 ساڵ لەمەوە پێشەوە هەتاکو ئەکاتە 6,000 ترایە کوردەکان و زەردەشتیەکان و بڵێن هەتا حەچی ئاینەکانی یۆنانە و فیرعەون و ئەمانە و هەتا دوایم ئاینانش کە دابەزیون ئەمانە هەمووی باسی ژینگیان کردووە بەڵام نەیانتوانیوە بەقەی سەعاتێکی کۆرۆنا ئیش تیا بکەن باشە کەواتە ئەو تێی زۆرێک لە شارەزانی بواری ژینگە باز دەکەنەڵێ مەترسیەکانی پیسبوونی ژینگە زۆر خراپترە لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ ڕاستە ڕاستە ڤایرۆسی کۆرۆنا کۆ بوو نەخۆشیێک زیانی هەیە بەڵام ڤایرۆسی کۆرۆنا نەهاتووە بڵێ من مرۆڤە کوژم ئەو بوونەوەرێک لەسەرم زەویە بوونەوەرێک لەسەرم زەویە بەڵام ژیانی تیانە بەڵام بۆ مرۆڤ وەکوتم نەخۆشیە ڕاستە بۆ مرۆڤ خۆی بێن مرۆڤ خۆی لێ پارێزێ بەڵام بۆ ژینگە هاوکێشەکە چۆنە هەموو زیندەوەرێک پێویستی بە سێ شت هەیە پانتایی کە تیا ئەژی ژمارە لەگەڵ قەبارە ئەم سێشتە کار لەسەر زیندەوەر ئەکا هەتا زیندەوەر ورد بێ ژمارەیان زۆرە هەتا زیندەوەر ورد بێ ژمارەیان زۆرە وە جێگەش کەمەگرن بەڵام هەتا زیندەوەر گەورە بێت بە پێی ژینگە ئەبێ ژمارەیان کە بێت چونکە شوێن زۆرە گرن و پێویستیان بە وزە زۆرە پێویستیان بە خواردن زۆرە ئێستا بە هەموو پێوەرێک یەکێ لەو زیندەوەرانە گەورانەی وەکو وتم زەوی نازانێ ئەمە مرۆڤە ئەمە فیلە ئەمە مارە ئەمە مشکە ئەمە هەمووی وەکو یەک سەیرەکە ئەوە قینێ بەسەرەوە
وە سزاش نلەسەوە ئەگەر نەخۆشە بڵاو وڵات سزای فلان وڵاتیان داوای ڕزمانەیە بۆ مرۆڤایەتی هیوادای لەم پڕی دنیا تا و پڕی دنیا بە چواردەوری زەویە وەلە دنیایان پڕۆپڕی نییە چونکە خڕە هەمووی سەلامەت بێ پێویست بە هەموو مرۆڤەکان بە هەموو ڕەنگەکان و بە هەموو بیرکردنەوەکان هەمویان بێ و سەلامەت و هەمووی بەختەوەر بن بەڵام ئەمە سزا نییە بڵێ وەڵا فلان وڵاتی سزا فەم ئەمە ژینگە ئیشی خۆی ئەکا بەڵێ ئێستا چۆنم هاوکێشەیە دروست بێت چۆن سەرکە با بێت سەر هاوکێشی سروشتی زۆر جار خەڵک بە بوونەرزە ئەترسێ بەسەڵێ شتێکی خراپە ئەمان کوژی ئەمە بەڵام زەویە قینە بەسەر مرۆڤی تیاژی ئەو ئیشی خۆیەکە و تازەبوونەوەی زەویە لەو شوێنانەی کە بوونەرزە ئەبێ و گۆڕانکاری لە زەوی ئەبێ و گرکانیەتە دەرێت و پاش مایک سێرەکە منتەقەی بە دارستانێکی ئەمە ئیشی سروشتە سروشتناوە سێ لەسەر بن و تۆڵا من زەرەر نەکەم من نەمرم یا ئەو نەمری ئەمە مەسەلە سزانێ من لە سروشتا میشەکە ڕەشەبا لافا و بوونەوەی عەرز لیتاوی عەرز دروستە کاشتەکە هەشتا سوودەوە بەڵام بۆ هاوکێشەیە من لە ڕووی سروشتیەوە ئەو شتانە پێویستە بەڵام لە ڕووی زیندەوەرەوە تۆ تەماشاکەی من نمونەیەکە بۆ بێنمەوە ئەمە زۆر بڵێ دارستانی پانتایەکی هەیە ئەم دارستانە پانتایەکی بڵێ با دامنێ ئەم پانتایەکەی 500 کیلومتر دووجایە ئەم 500 کیلومتر ئەم دارستانە توانای 5 فیلی هەیە بە خێویکە توانای 100 فیلی نییە ئەگەر بوو بە 100 فیلەکان لە برسامرن چونکە ئەو دارستانە بەرگەی خواردن ناگرێتەوە مەسەن توانای 10 زەرافەی هەیە مەسەن توانای بەڵام توانای 10,000 کردشتی هەیە بە خێوکە سێکە ئەم تەوازونە چۆنە بەڵام ناو ئەم 10,000 کردشکە پێویستی بە 20 گورگەیە کە بۆ ئەو کردشکانە زیاو نەکەن ئەبان لێرە بەڵام گورگەکان نابێ بێ بە 10,000 کردشکە بە 500 چووکە گورگەکان لە برسامن ئەم ژینگەیە لە هەمان کاتە ئەم ڤایرۆسانە کە بڵاوە بێتەوە تەوازۆنی هاوچەشی ژینگەیەکە مرۆڤ ئێستا زۆرە بمانەوێ نەمانەوێ و خواردەمەنیش بەرزاکە بینی لەسەر زەویە دوو خواردن دروست بە خواردەمەنی خێرا کە پێڵە فاسفود بە ئەنگلیزی ئەوەی کە لە دەکانە دروست دەبێت لە ناو خواردگەکانە دروست دەبێت و خواردەمەنی خاویش کە خۆت پێڵی سروشتی ئێمە نانی سروشتی لە خواردەمەنی کوردەواری خۆ لە بەری خواردەمەنی کوردەواری سروشتی لە ساسە ئەگە کوردەواری بێت بەس تۆ دەکچی ڕۆنێکی بێ بکات بێ بڵی کوردەواری باشە کەواتە مامۆستا ئەتوانین بڵین ڤایرۆسی کۆرۆنا دیاردەیەکی سروشتیە هاتووە بۆ ئەوی کە ڕێگری بکات لە دەستدرێژەکانی مرۆڤ بۆ سەر ژینگە بە شێوازێکتر ئەو ڤایرۆسە کە هەیە هی تریش دروست دەبێت هی تریش دروست دەبێت چەنە هەمە بەردەوامە ژینگە لە گۆڕانکاریایە مەسەن بۆ نمونە چەنە زیندەوە لە بەحرا دۆزاوتە زادەکان کەس دەیبینەوە کەس دەیزانێت کەواتە بەردەوام ئەو شتە وردە مرۆڤ تەمەنی کورتە نایبینێ مەسەن ئەگەر ئەم جینە بەڵامنەوەی تۆ زانیاری لەسەر بڕێ بەجێ بێ لە بۆنەوەیتنەوەی زانانی لەس ئەتە لە ئاخیرا دەڕەکەی وەکو دێنە داینەسۆرەکان داینەسۆر تەمان بە معنای مارمێلکەی زەبەلاح یعنی مارمێل وەکو مارمێلکە بەس گەورە یا خشۆکی زەبەلاح ئەو زیندەوەرەکە دروست بێت نایە بە بەرنامە بڵێ وەڵام من ئەمێ مرۆڤێک بکوژم من ئەمەوێ ژینگە چاکەم بەڵام خۆی شتەکە ئەوە سیاسە دارە ڕواوە بەرنامەکەی چییە؟ دروستکردنی ئۆکسجینە بەرنامەکەی دروستکردنی ئەو ڤایرۆسە بەرنامەکەی چییە؟ بەرنامەکەی بەپی سەرچاوەکان ئەو ڤایرۆسانە جاری وایە گەشەی زیندەوەر ئەگۆڕن لە شتێکەوە بۆ شتێکی تر لەوانەیە هاتوو بۆەوە ئەوە سروشت ئەزانێ مە ناتوێت هەتا بەسە جاجار ئەم ڤایرۆسە فڵان وڵات دروستکە یەک کەس ناکەن لە سەر زەویە ڤایرۆسە دروستکە ئەو بابزانانی بەس ئەتوانن بەکاری بێنن وەکو ئەو دارە لەوێ ڕواوە بۆ نمونە من یەم لێنە بەکارێن شتێکی پێشتێن دارەکە لە بڕ شتێکی ئاینەن ئەوە ئەتوانن بکەن مەسەن ڤایرۆسەکە بەکاربێنن بۆ دژایەتی کردنی یەکتری وەکو لە کۆنا ئەم شتە شە بۆ بڵێن نەتەوەکان خێڵەکان کە شەڕیان بۆ لە زۆر وڵاتە بەتابەتی لە خواروی ڕۆژهەڵاتی ئاسیا شتە باو بووە ئەچون جانداری مردارەویانە خچە ناو بیرەکان یا سەرچاوەکانەوە کاتێک دشمەکان یانە خواردەبی تووشی نەخۆشیەوە باشە مامۆستا ئارارات ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری لەسەر ژینگەی هەرێمی کوردستان چۆن بووە؟ ڤایرۆسی کۆرۆنا بە دیاریکراوی هەرێمی بۆ ژینگەی هەرێمی کوردستان خۆشبەختانە تەمان وەکوی لە پێشاو تۆ سپاس بۆ هەمولایەک کاریگەری هەبوو لەسەر پاکردنەوەی هەوا پاکردنەوەی زۆر شت بەڵام کاریگەری لەسەر پاکردنەوەی ئاو نەبوو بۆچی چونکە پاکەرەوە زۆر بەکارهات لەم ماوەیە ئەو پاکەرەوانە ئەگەر ئەوانەی سروشتی بێ وەکو ئێستا سابوونی سروشتی داتوت زیانی کەمترە بەس ئەوانەی کە مادی کیمیاوی زیانی بوو ئاو زۆر زۆرە هەم ئاوی ژێرزەمین هەم ئاوی سەرزەمین هەم زیندەوەرەکانی داوە بەڵام ئەتوانین بڵێن کۆرۆنا کارێکی کرد زیانی بەزەوی گیان خەڵکی کوشت بەڵام شت هەیە بەسەر هاتوچۆ بڵێم ئۆتۆمبیل زیاتری کوشتۆلەوە بە چونکە زاناکان فریای کەوتن کە ئەم ڤایرۆسە سروشتێکیە لە هەوا بڵاو نابێتەوە واتە لە مرۆڤێکە بۆ مرۆڤی تۆ سری سروشتی ڤایرۆسە چۆنە بەقەرە باڵغیە وێرە
هەموو زیندەوەرێک بە تاگ ئەوێرێ بەڵام ئەو بە قەرەباڵغی ئەوێرێ بۆچی ئیشەکەی ئەوەیە قەرەباڵغەکە کەم کاتەوە یعنی ئەو ئەبێتەوەی ئەوەی قەرەباڵغەکە کەم کاتەوە بەڵام بە قەستی کوشتن ناچێت بە قەستی شوێنێک بە دوای شوێنەکە ئەگەڕێکەتی باشە مامۆستا ئارارات ئەگەر بە شێوەیەکی گشتی یعنی باسکەین پێش ڤایرۆسی کۆرۆناگە ڤایرۆسی کۆرۆنای لێ بە دەرکەین ژینگەی هەرێمی کوردستان ئێستا چۆنە بە بەراورد بە ناوەڕاست و خواروی ئێرە ئەگەر سەیری ژینگەی هەرێمی کوردستان بکەین بە تایبەتی شێوازی تر لەگەڵ عالەمە ژینگەوەی پیسە ئەمە ئەگەکوت بەڵام کوردستان کارگەی زۆرمان نییە سێکە لە بەری کارگەی زۆرمان نییە وەلەو هەواش ئەگۆڕێ لە شوێنەکە لەوانەیە هەوای سێن بێ بۆ ئێرە بە پیس وەکو چۆن لە 40 ساڵی 86 پیس بوو بەهۆی نەوەیەکەوە ئاینشتا ژینگەی کوردستان بە شێوەیەکی گشتی تا ئێستا لەوە ناچە بڵێ ژینگەیەکی خراپە تا پێش کۆرۆناش بەڵام دەمان دوای کۆرۆنا پاک بۆتەوە باشترە بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێ کە تۆ ژینگە وەکو شوشەوای بێ وریای دەشتێ لەگەڵ کەوتە خوارێ ئەشتێ لە دەست یعنی ئەبێ زۆر ئاگاداری ژینگە بێ وەدە بڵێ بەڵام من ژینگەکەم پاکێتی پاڵی نیەمەە ئەبێ هەمیشە وریای بی چونکە ژینگە چۆن ژینگە تۆڵی خۆی ئەکاتەوە بە ناڕاستە خۆ ببێ بزانی تەماشاکی خەڵک ئێستا کەمتر لە جیهانی شاوایە کەمتر خواردنی سروشتی تاکەیەک نەبێت چونکە بۆ خواردنی سروشتی گرانترە خواردنی ناسروشتی هەرزانترە سار مەسەر سەیر ڕۆنێکی گوڵە بڕۆژەی ساخ دوقات سێقاتی ڕۆنی گوڵە بڕۆژێکی عادی هەیە لەبەرەوە خەڵکەکە چێتە پەلاماری هەرزانەکە و ناقیشی نییە ئەمە لەبەر ئەوە نەخۆشی بڵاو کردێتەوە بۆیە ژینگەی کوردستان توانای هەیە نەک 6 ملیۆن توانای هەیە 100 ملیۆن بەخێوکە بە شەرتێ ئیدارێکی ژینگەی مەزبوط هەبێ و یەکێ لە سوودەکانی کۆرۆنا فێری زۆرشمانەکە دوای پرسیارەکەی ئەوشتن باشە کۆرۆنا مامۆستا هیچ زیانێکی هەبووە بۆ ژینگە بۆ مرۆڤ نەخێر نەیبووە هیچ زیندەوەرێک لەسەر زەویە زیانی نییە بۆ ژینگە بەو بەکتریانش کە مرۆڤ ئەیکەواتە سوودەکەی سێکێسا لە مرۆڤ پۆلێنی بەکتریای کردو بە سوود بەخش و بە زیان بەخش ئەمە بۆ مرۆڤ ڕاستە مرۆڤ هەندێک بەکتریا هەیە ترشا دەترشێنە هەندێک بەکتریا لە ناو ڕیخۆڵایە یارمەتی مرۆڤ لاسکردی خواردنە کاتێک مرۆڤ ئاوی کلۆراویە خواستشی تووشی گەشە بێ و بەکتریانە نامێنێت بەڵام لە ڕووی ژینگەیەوە هیچ زیندەوەرێک تەنها مرۆڤ نەبێ زیانی نێ بۆ ژینگە ئەی سوودەکانی ڤایرۆسی کۆرۆنا سوودەکانی ڤایرۆسی کۆرۆنا مرۆڤی چاک کردەوە مرۆڤی بە زۆر خردیە ژوورەوە بە زۆر وریا کردو دەتەوان ئەمە لە زانایی زاناکانە کە ئەم ڕێگەیان دۆزیەوە ئەگە ئەم ڕێگەیە نەزانرایە بێت و بڵێن تۆڕە کۆمەڵایەتی نەبێ و تەلەڤیزیۆن نەبێ و ئاگاداری نەبێ و تیمەکانی تەندروستی خۆمان زۆر سوپاسیان نەکە نەبێ و هێزەکانی پۆلیس و ئاسایش و وەزارەتی ناوخۆ نەبووایە ئەو خەڵکیان فێر کردایە کاکە ئەو خەڵکە هەمووی کاتێک گەزانێ خەڵک بە هەزارە پێنجەیەک حاڵەتی تر بێ هەوڵاتی بزانێ هەموو حکوومەتێک لە دنیا هەموو دەسەڵاتێک هەموو وەزارەتی سنوورێکی تایبەتی هەیە بۆ ئەوی چارەسەری دەخۆشکە مەسەن بۆ نمونە ئەگەر سلێمانی زۆر پێشکەوتوش بێ زۆر هیچ بێ لە وڵاتێ لەم وڵاتی پێشکەوت هەرتوانی 1000 دەخۆشی لە ڕۆژێک هەتە دایکە 2000 هەتۆ بڵێ 3000 چی بکات دوێت 50000 تووشی نەخۆشی و بۆیە بێ هاوڵاتی وریا بێ ئاگاداری ڕێنمایەکانی حکومەت بێت جێبەجێ بکە لە ساسە کۆرۆنا کۆتایی ئەمە خەڵک ناترسێن کۆرۆنا کۆتایی نهاتۆ کۆتاییشی نایە تاکو ڤاکسینێک نەبێ شتێک پێکوتە بێ و سیرەسە سیر کۆتاییاتۆ بۆ بەکاتۆ بەڵام ڤایرۆسەکە مەناعەتمان هەیە بەنەمشتانان لە پێناوی هاوڵاتیانە و مرخۆمی ئەمە پابەندی وەکو کۆمەڵی کورسانی سەوز و هەموو ئەندامەکانمان پابەندین بە ڕێنماکانی حکومەت و باشە مامۆستای باس لەواکەین کە ژینگەی جیهان بە شێوەیەکی گشتی پیسە ئەگەر باسێک لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە بکەین زانین هۆکارەکانی چین کەواکە ژینگە پیس بێ یەکی لە با من یەکشت پێ بڵێم کە کۆرۆنا چی کرد کە بە هەموو سەرزەوی نەکرا ئێمە چی دێکمان هەیە لەسەرەوە پێڵێن چینی ئۆزۆن یا ئۆتری ئەم چینە کە ئەن زەویێت کاتی خۆ کە خوا دروستی کردووە وای دروست کردووە زیندەوە تیا بژی لەبەرەوە ئەو تیشکانی کە لە کەونەوەیەن هەندێک تیشکی پێ لە تیشتی سەرو و نەوشەیی ئەو تیشکانە بۆ ئەگەر با لە زەوی ژیانی تیانە بیا ژیان تێ بێ و نەخۆشیە بێ و فەوتانە بێ هەموو سەرزەوی کە ژینگە پارێزان داوایان کرد کاکە لە ناو بۆنە ئەوەی کە بێتە هۆی ئەوەی بۆنەکە دەرچێ ئەو گازی پاڵدەرە یاخودە و گازانی فلۆرۆکاربۆنی پێ لە ناو سەلاجەکانە ئەمانە نەمێنێ دۆسی کاربۆن کەم کارەوە بۆ ئەوەی ئەو تەبەقی ئۆزۆنە کون بۆ لە قوتبی جوریبی بۆی تێک دەچێت ئێستا ئەڵێ بەشی زۆری ئەو کونەی کە تێی بۆ خەریکە ئەدوورێتەوە ئەوەی نەماوە بۆچی ئەدوورێتەوە چونکە تۆ سێکە بە درێژایی نزیکەی 8 ملیار کەس چەندین لە ژوورەوەی سیارە ناوێژر ئەمە کە سیارێک بەلای کەمەوە چەند بچووک بێ بە قەتەر 23 مرۆڤ
لە سەعاتێکە هەوای ئەوێ اینجا وەرە سیارە گەورەکانی هەتا 65 مرۆڤ لە سەعاتێک تۆرە ئەم سیارەی هەر سیارەیە کەم کەرەوە بە مەعدەل سێکە سیارەی بە مەعدەل 45 مرۆڤ هەر سیارەیە دانێ 45 مرۆڤ هەر سیارەدا ئەم هەموو سیارەکە لە سلێمانیە تۆ سێکسان بە هەوای سلێمانیە کە ئەڕۆی لەبەری ئۆتۆمبیلکەمە چەند هەوایەکی پاکەیە بۆیە ئەبێت ئەگەر ئەم شتە بۆیە ئەبێ ئێمە دەرس لە کۆرۆنا وەرگین جا ئەگەرویستیش وانەشت پێڵە چ دەرزێک لە کۆرۆنا وەرگین باشە دواتر باسەوەکەین بەس هۆکارەکانی پیسبوونی ژینگە چیتر هەیە کە کار لەوە کاک هۆکارەکانی پیسبوونی ژینگە چالێکەکانی مرۆڤ ئەو زەویانی کە ئەزاین لە داهاتووشە سوودی لێ ئەەکە بێ بچێت ناو زێوە ڕقانەکان هەموو شتە بێ بە بەرنامە بێ پارێزی ژینگە ئەرکە لەسەر هەموو هاوڵاتیە من هەموو جارتومە لە سا هەفتای پارێزی ژینگە چێتە سەر هاوڵاتی لە ساسی لەسەر حکومەت یاساوشت جێبەجێکە حکومەت ناچێ هەموو دیەکە و ماڵێ بڵێ وەرە دارێ بڕوێنەوە ڕەنگە ئەژڵێ بەڵام خۆ بێ مرۆڤەکە هەست بکە بۆ کە دارێ هەبێ ئێستا من ئەوەم دار هەیە لە ناو ماڵی خۆما بە خۆشحاڵیەوە بەشی هەموو گەڕێکە ئۆکسسیژین پیاکەم چکە جگە لیبانیشم بۆ تۆ کە ئۆکسسیژین بەشی خۆتان پیاکە بە تەمایوێ من ببەتەنا باشە مامۆستا ڤایرۆسی کۆرۆنا هیچ کاریگەریەکی هەبووە لەسەر خاک لەسەر گڵ کاریگەری هەیە بەڵێ سەیری مرۆڤ یاخود بڵێم گە بەشەیەکە پرسیارەکەم کاریگەری هەیە لەسەر بەرهەمە کشتتوکاڵەکان کە ڤایرۆسی کۆرۆنا مەسەلەیەکی لەوانەیە کە ڕێی ژینگە پاکوەتەوە باش کاتێک کە مرۆڤ چالاکیەکانی کەمە بێتەوە مانای ژینگە ئیسراحە دەکە مانای دارودەوەن ئیسراحە دەکە ئێستا سەیری سەیراگاکان کە لە 198 پاک ئەمە یەکێ لەو پاچەنە کە ئەم نایلوانانە نارجە بچێتە ناو ئاوەکانەوە بتێوێ نەتێوێ مرۆڤەکان وایان لێ هاتووە لە ناو ماڵە دانیشتون کەمتەر مەسرفیان هەیە ئەمە لەلایەک ئەگەر سەیری خەستەخانە عیادەکان بکەین نەماوە خەڵداچی بۆ عیادە ئەیکوانەوە نەخۆشانەی پێش کۆرۆنا لە جۆن وانە ئەو نەخۆشانە هەمووی دەرمانە بەگەن زۆری بە لەوانەیە حاڵتێکی دەرونی بێ ئەو دەرمانەکە و پاشماوەی دەرمانەکە و پاشماوەی سامپڵەکان کە فاسی پێکەن هەمووی فرێرە ئاوە هەمووی ئەو ئاوانە پیسە بێ ئاوەکان زەرر بە کشتتوکاڵەگەیەنێ تەمان ئاوی پیسەر بۆ نمونە من خزمێکی خۆم لە تەنجەرۆل لەو ساڵدان پێشوە برنجی کرد هەڵاڵە ویزی برنج بدورێتەکەی دوای ناوەکەی پوت دەرچوو چونکە بۆ ئاوی تەنجەری ئاویە ناوەکەی ئەمی پوش ویژ نەبوو کەواتە کشتتوکاڵ بۆ نمونە یەکەم زیندەوەرکە دروست بوو بێ لەسەر زەویە سەوزایی بوو چونکە بۆچی باسی کشتتوکاڵ بۆی ئەمە بۆچی سەوزایی چونکە هەر زیندەوەرێک کە دروست بوو بێ هیچ نەوە بیخوا ئەبێ زیندەوەرێک بوو وایە بخورێ بۆ خۆی خواردن بۆ خۆی دروستکە ئەویش سەوزاییە سەوزای خۆ خواردن بۆ خۆی دروستەکە پێویستی بە زیندەوەری تر دێ لەبەرژێ سەوزایی پێویستی بە 4 تخم هەیە بە ئاو خاک و هەوا و چیشتی خوارد کە هەر چواریە بوو خواردن بە خۆی دروستەکە کەرێشێک ئەچێی خوا زیندەوەرێکی بچووکە چێی خوا چۆلەکەیەگە چێی خوا بەڵام حیوانێکی گۆشخۆر چێکی ئەوان ئەخوا ئەگەر هاتووە لەم بینە ئەو ژاندارە نەبێت کە کشتتوکاڵی سوودی لە کشتتوکاڵ کردووە کەواتە گۆشخۆرەکان چی بخۆن کەواتە بێ لەوە یەکەم تشت سەوزە دروست بێ ئەگەر سەوزە دروست نەبووە چۆلەکەی بەتەنیا بژی بدەنگەن مێشتی بچی باڵندەیە کۆترێ مەسەرن ئەی شێرێ ئەسوڕێت و گۆشتی دەدان کەواتە یەکەم شت کشتتوکاڵەکە مادەم ئەزەلی بۆیە ئێمە ناومانە کۆمەڵی کوردستانی سەوزکاتی لەبەر ئەوەی سەوزایی یا کلۆرۆفیل یەکەم بەشە کە لەسەر زەوی دەستەکانە خۆشەوە مامۆستاگیان زۆر سپاس بۆ مادەبوونی بەڕێزت زۆر سپاس دەکەین سپاس بۆ مامۆستا ئارارات زەردەشتی سەرۆکی کۆمەڵەی کوردستانێکی سەوز سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریەوە لەگەڵمانە بۆمانە دوێت لەسەر ڕۆژی گیانی کرێکاران حەیدەر سڵاو لێ بۆ بەیانیت باش سڵاو لە هەموو لایەک هەموو کاتێکتان باش 1/5 ڕۆژی جیهانی کرێکاران لە هەموو لایەک پیرۆز بێت من لە کفریەوە ئەمڕۆ دەمەوێت باس لە تەوەری بکەم کە تایبەتە بە کرێکاران کە بەشێکی بنیانانی کۆمەلگا یاخود پێشکەوتنی کۆمەلگا و پەیوەستە لەسەر دەستی ئەوە من بۆ زیاتر قسەکردن لەسەر ڕۆژی جیهانی کرێکاران دەمەوێت بچمە لای زۆر بەڕێز شەماڵ ڕەوف سپاس بە ئەو دەرفەتە دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە باس لە ڕۆژی جیهانی کرێکاران بکەی و دەزانم جەنابەت کەسێکی لە بواری کرێکارانە چەندین بابەتت نووسی و هەروەها بڕیارە تۆڕێک لەسەر ئاستی عێراق ڕابگەێنن بەڵێ سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە لە تەواوی ڕێزەرانی بیر و بازووەکەم
دیارە ئەمە ڕۆژێکی پیرۆزە، ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی هەموو دنیا کە لەم ڕۆژەیە کرێکاران خەباتی بەردەوامەکە لە پێناو مافەکانیان و کرێکاران ئەو چینەن کە ژیان دروستەکەن و هەروەک ڕوونە لە ساڵی 1986 لە ئەمریکا بۆ یەکەم جار ئەم ڕۆژە دانرا بۆ ئەوەی یادی بکرێتەوە و لەو ساتەوە تا ئێستا خەباتی کرێکاران بەردەوامە. کوردستانیش بێبەش نەبووە لەو خەباتەوە کرێکاران لە کوردستان بەردەوام خەباتەکەن لە پێناو 8 کاتژمێر لە ڕۆژێکا و تەواوی مافەکانی تریان. بۆیە لەم ڕۆژەیە گرنگە هەمووان جەخت لە سەر مافی کرێکاران بکەنەوە، جەخت لەسەرەوە بکەنەوە کە گرنگە ئەم چینە مافەکانیان پێشێل نەکرێ و ئێمە لە تەواوی عێراق لە ئێستا و هەر ئەمڕۆ ڕوانگەی عێراقی بۆ مافەکانی کرێکاران ڕاگەێنین و ئەم ڕوانگەیە ئیشی ئەوەیە تەواوی ئەو پێشەرکاریانە بەرامبەر بە کرێکاران ئەنجامەدرێ. ئێمە لای خۆمان تۆماری ئەەکەین و ساڵانە تەقاریری خۆمان بڵاوەکەینەوە. کاک شەماڵ ڕەوف دەبێت پرسم لە جەنابەت، ئەمڕۆ 1/5 هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکاران. لە کاتێکدا ئەمیادەکەن و لە کوردستانی بەشێکی زۆری کرێکاران دەمرن، دەکوژێن، کۆچی دوایی دەکەن. پێت وانە هێشتا دەتوانم بەشێکی زۆری ئازار و مینەتەکانی کۆمەلگا لەسەر کرێکارانە و پێویستە بەجددی هەنگاوێن ئاوڕێن لە بدرێتەوە، چونکە پێشکەوتنی کۆمەلگا لەسەر دەستی ئەوان دەتوانم بڵێن پێت دەکەوێت سەر دەستی ئەوان. بەڵێ بەتەکید وایە لە کوردستان گرفتی زۆر لە پێشی کرێکارانایە. بۆ نمونە تا ئێستا بیمەی بێکاریان نییە، بۆ نمونە تا ئێستا شوێنی سەلامەتی کاریان نیە و ڕۆژانە بینین لە ڕاگەاندنەکانەوە هەواڵی مەرگی کرێکارانە بیسین بەداخەوە و دەسەڵاتی کوردیش تا ئێستاکە بەداخەوە بە شێوەک لە شێوەکان بەدواداچوون ناکە، بە شێوەک لە پێش شێوەکان بڕیارەکانی ناگۆڕێ بۆ ئەوەی لە قازانجی کرێکارانە بێ. بڵێ کرێکاران ئەو چینەن کە بینای نیشتیمانێکەکەن بەڵام زۆرینیان بەداخەوە لە کرێکیان زۆرینیان ئەچەپسێنرێنەوە. کاک شەماڵ دەمێت بپرسم لە جەنابەت، کرێکاران پێت وانە ئەندازیاری ئاوەدانین، واتە دەبێت کۆمەلگایش ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بڵێن وزارەتی پەروەردە بە جۆرێکی دیکە پێناسەی کرێکاران بکەن؟ بەڵێ بالفعل ئەوان بینایی نیشتیمانەکەن، ئەوان بینایی وڵاتەکەن و ئەوان دێن وڵات دروستەکەن بەڕاستی و لە ژێر دەستی ئەمانە وڵات ئەگەشێتەوە، وڵات ینی پرشنگدارە بێتەوە بەڕاستی. ئەگەر ئەمانە چەساوە بن، ئەگەر ئەمانە معیشەتیان خراو بێ، ئەگەر ئەمانە مافەکانیان پێشەل بکرێ، بالفعل نیشتیمانیش بەرەو خراپترە ڕوا. بۆیە وەزعی ئێستای کوردستان و تەواوی جیهانیش بەم خراپیە لەبەرەوەی بە بەردەوامی مافی کرێکاران پێشێلەکرێ. هەروەکو زانەریش پێتانە دەم تا ئێستا یەکی ئایار نەتەوەیە گرتوەکان وەکو ڕۆژێک نەیناساندووە. بابەتەکەش ئەوەیە کە وڵاتانی سەرمایەداری هێشتا چاویان بەو چینە و بە بەکارەکانی و بە مافەکانی هەڵایە. پێت وانە فەرامۆشکردنی کرێکاران ئەو هەموو قەیرانانەی دروست کردووە. ئێستا دیسانەوە دەبێت ئەمڕۆ بێ یاسبەی بگەڕێنەوە بۆ سەردەستی کرێکاران و خۆمان کۆمەلگا پێک بێنین و هەروەها خۆشمان دەتوانین خێرانەکان چارەسەر بکەین. بەڵێ لەبەرەوەی کرێکاران زۆرینی کۆمەلگا پێکەێنن و لە بیرمان نەچێ مامۆستاش کرێکارە، لە بیرمان نەچێ ئەوانەی کە ڕۆژانە کرێک وەرەگرن یان مانگانە کرێک وەرەگرن لە پێناو کارەکان ئەمانە کرێکارن. چ کرێکاری بیر بێ، چ کرێکاری بازوو بێ، بالفعل ئەم دواکەوتوی ئێستا هەیە، ئەم گرفتانەی کە ئێستا هەیە و ئەم مۆزایی کە ئێستا دروست بووە بە ئەم هەموو ئەمانە بەهۆی پێشەرکردنی مافەکانی کرێکاران و خەڵکی تریشەوەی. چی بکەین دەتوانین کرێکاران هەم لە ڕووی پێشکەوتنەوە بیانی ناو کۆمەلگاوە، هەم لە ڕووی دابینکردنی ئەرک و مافەوە دەتوانین کرێکاران مافەکانیان بەرجەستە بکەین؟ یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە ئەوەیە کرێکار هەز بکە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر تەمەنی کرد خانشینە بێ و ئەمەمەیەکێک لەو بابەتانەی زۆر گرنگە کە گرنگە کرێکار دوای ئەوەی لە ئیشەکەی وازیێنا یان تەمەنێکی کرد ئەمیش وەکو باقی ئەوانی تر خانشین بکرێ و بە شەرەفمەندانە بژێ. خاڵی دووەم ئەوەیە کە زۆر گرنگە سەلامەتی شوێنی کاری کرێکاران بە شێوازێک بێ نەبێتە مەرگ بۆیان. خاڵی سێیەمیش کە زۆر گرنگە ئەوەیە کە بەردەوامی ئەمانە لەلایەن خاوەن کارەکانەوە خولیان بۆ بکرێتەوە، چ لە بابەتی سەلامەتی بێ، چ لە بابەتی ئیشەکەیان بێ و پیشەکەیان بێ، کە ئەما توانێت پێشکەوتنی زیاتر بە هەم ئیشەکەیان بە خۆیان بدە.
شەماڵ ڕەوف چالاکوانی مەدەنی ئەگەر دوا داواکاری یاخود دوات تێبینی لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە بفەرم. ڕاستی داواکارم لە هەموو هاونیشتیمانیان ئەم ڕۆژە پیرۆز بکەن لە کرێکاران و سەردانیان بکەن و هیچ نەبێ بتوان کارێک بکەن کرێکار هەز بە گەورەیی و بە گرنگی خۆی بکە لە کۆمەڵگایە. سپاس بۆ کۆی زانارەکانت شەماڵ ڕەوف چالاکوانی مەدەنی و شارەزا لە بواری کرێکاران و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی. من هەر دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەمڕۆ کە یەکی پێنجە ڕۆژی کرێکارانی جیهانیە بەشێکی زۆری کرێکارەکان بێ هەستکردن بە ماندووبوون بێ پشودان لەسەر شەقام و کۆڵانەکانن لە سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشێکی ڕاستەوخۆ لە کفرێ لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت. بەڵێ خۆشەویستان ئێمەش هەر لەسەر هەمان بابەت لەسەر ڕۆژی جیهانی کرێکاران لە یەکی ئایار جارێکی تر دووبارەیەکەمانێ مێژوەکەی کاگەڕێتەوە بۆ ساڵی 1986 لە وڵاتی ئەمریکا کرێکاران یاخود بڵێ ژمارەیەکی زۆر لە کرێکاران مانیان گرت یاخود بڵێ خۆپیشاندانیان کرد بەڵام دواتر لەلایەن پۆلیسی ئەو وڵاتەوانێ دەستڕێژیان لێکرا خو بڵاویان پێکرا ژمارەیەکی زۆر لە کرێکاران تیایدا کوژرا پاشان لە ساڵی 1970دا وەکو یادکردنەوەیەک یاخود بۆ بەرزڕاگرتنی ئەو ڕووداوە کۆبوونەوەی و ئەم ڕۆژەیان دەستنیشان کرد بە ڕۆژی جیهانی کرێکاران. کا بێگومان لە ڕۆژی یەکی ئایارە لە بەشێکی زۆر لە وڵاتانی جیهاندا چەندین چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت. ڕەنگە ئەم ساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا و چالاکیانە نەکرێت یاخود کەم بێتوانێت. بەڵام ئێمە بەشێکی گشتی لەم پرۆگرامەیە باس لەوە دەکەین کرێکارانی هەرێمی کوردستان تا چەند مافەکانیان پارێزراوە و سەندیکای کرێکاران تا چەند ڕۆڵیان هەیە لە داکۆکیکردنی مافی کرێکاراندا. بۆ مەبەستەش بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ میوانداری مامۆستا بەكر حسێنمان کردووە کە بەڕێزیان سەرۆکی سەندیكای ڕستن و چنین لقی سلێمانی. کاک بەكر سڵاو لێ بۆ بەیانیت باش. زۆر سپاس. سەرەتا ئەم ڕۆژە لە سەرجەم کرێکارانی کوردستان و جیهان پیرۆز بێت. زۆر سپاس. کاک بەكر ئەگەر سەرەتا لە دۆخی کرێکارانەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستانە دۆخی کرێکاران لە ئێستادا چۆن و لە چه ئاستێکە؟ دیارە لەم کاتە تایبەتە وەزعی کرێکاران لە جیهانە وەزعێکی خراپ. من ئەو بەیانەی ئاگام لە تەقریرێک بوو کە تقریبا ملیار و نیوێ کرێکاری نامنەظەم یعنی ئەوانەی کە لە دەرەوەی بنەمای یاساییەکان ئیشەکەن چوونەتە ماڵەوە و بەتایبەت لە هەرێمی کوردستانیشا بە هەمان شێوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دیارە ئەو بۆ نزیکەی 2 مانگە چێ بەهۆی کەرنتینەوە زۆر شوێن داخراوە بەتایبەت پرۆژە بچووک و ناوەندەکان ئەوانەی کە خاوەن پیشەکان کرێکاران باجێکی زۆریانەوە لەگەڵەوەی کرێکاران هیچ داهاتێک و سەرچاوەیەکی ژیانی کەیان ئەوەی کە هەیە ئەوەیە ڕۆژانە ئیشەکەن. بەڕاستی ئەمە بووەتە بارگرانێکی گەورە بەسەر کرێکارانەوە و پێویستە لە معادلە حکومەت هاوکار بێ ینی قەرەبووی ئەم چینە بکاتەوە. ناکرێت دەبینین لە وڵاتان بەتایبەت لە مەسەلەی پەتای کۆرۆنا زۆربەی وڵاتان بودجەیەکی تایبەتیان دیاری کرد بۆ ڕوبەڕوونەوەی بۆ ئەو زیانانەی کە بەر هاوڵاتیانی وڵاتەکەیەکە. بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە دەسەڵات وەکو پێویست خەمسار دەبەرامبەر بەم وەزعە و تا ئێستا هیچ بڕیارێک و هیچ شتێک نییە. ئایا ئەو کرێکارانی کە چوونەتە ماڵەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە یا ئەو پرۆژە بچووکانەی کە بچووک و ماڵناوەندانەی کە داخراون کە وەستاون یعنی حکومەت چیان بۆ کە ئێمە مانگی 4 یادداشتێکمان بەرز کردوێتەوە وەکو لەقی سلێمانیەکی تی سەندیكاكانی داواکارەکانتان چی بوو؟ دیارە کۆمەڵی خاڵ لەو یادداشتا بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی بەرز کراوەتەوە. یادداشتەکە خۆی لە کۆمەڵی خاڵە گرێتەوە. یەکەم هیچ کۆمپانیایەک بۆی نەوێت لەو وەزعانە لەبارە کرێکار دەربکە بنێرێتە ماڵ و ئەو کرێکارانەشی کە نێراوەتە ماڵەوە ئێمە داوامان کردووە لانی کەمی بودجە لە هەرێمی کوردستانی 185,000 هەرە لەقەر حکومەت قەرەبوویەمانەیان بۆ بکاتەوە بە 2 مانگ لە داهاتی کرێکاران خۆی یعنی ئەو کرێکارانەی کە مەزمونن
داهاتێکیانەیە وەزارەتی کار خۆشبەختانە بەڕێز پارێزگاری سلێمانی پشتیوانی لە پرۆژە پشتیوانی لە خاڵەکان کردووە و بەرزی کردوتەوە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام تا ئێستا هیچ جوابێکمان لە ئەنجومەنی وەزیرانەوە ئەی لە وەزارەتی کارەوە پێ نەگەشتووە. یەکێ لە خاڵەکان مەسەلەیەوەی ئەو كرێكارانەی کە کرێچین و داهاتیان نییە بەهۆی وەزعەکە و ئیش و کارەکانیان وەساوە داوامان لە حکوومەت کردووە بڕیارێ دەربکە کە خاوەنکار یا خاوەن مڵکەکان عەفویان کەن لە کرێی ئەو چەند مانگە ئەو فترەیە. باشە کاک بەکر ئەمەی کە بەڕێزت باسی کرد باسی کاتی ڤایرۆسی کۆرۆنا یاخۆ بڵێن باسی کەرەنتینەکە ئەگەر بە شێوەیەکی گشتی بگەڕێنەوە بۆ پێش ڤایرۆسی کۆرۆنا دۆخی کرێکاران چۆن دیارە مەسەلەی کرێکاران مەسەلەیەکی گرنگە لە سەراستی جیهان بەڕاستی کرێکاران هەروە بە ئاسایی نەگەشتووەتە ئەو مەرحەلەی ئێستەی دەیان قوربانی و شۆڕشی بەربا کردووە خەباتی کردووە تێکۆشاوە. پێش ئەم وەزعەش کرێکاران لە کوردستانە بە حکمیەوەی بەڕاستی ئێمە تا ئێستا بە کار بە یاسای هەفتاوێکی ساڵی 1970 دەکەین کە ئەم یاسایە نزیکەی بۆ 40 ساڵەچێ دەرچووە لە سەردەمێکا بۆ ژیان جیاواز بوو. یاساکە ئەڵێ چی کاک بەکر؟ یاساکە کە خۆی لە کۆمەڵێ مادە و بڕگەوەوانە لە نزیکی 150 مادەیە کە ئەمانە دەلالت لە ژیانی پاراستنی کرێکارەکەن. مەسەلەن یاساکە بیمەی کۆمەڵای تایە، زەمانی بیمەی تەندروستی تایە، ئیجازەی تایە، موچەی مەسەلەن حاڵەتی مەڕزی تایە، یعنی ئەمانە هەمووی کە دانراوە بە پێی بنەما دەوڵەتیەکان چونکە عێراقێکێکە لە وڵاتانەی ئەندامی ئیتیحادی نقاباتی عالەمیە و ئەم قانونانە ئێستا لە هەرێمی کوردستان هەر بەم یاسا ئیشەکەین و لەگەڵەوە شاو یاساوەکو خۆی جێبەجێ ناکرێت بەداخەوە جێی تەنفیزی وەکو پێویست جێی تەنفیزی وەکو پێویست نایە بەدەم شتەکانە. بەڵێ باشە کاک بەکر ماوەی کارکردن لە ڕۆژێکە بڵێ ماوەی کارکردن لە ماوەی ڕۆژێکە بە پێی یاسا بڕیاری بۆ دەرچۆکە بێ ماوەی کارکردن چەند بێ چونکە هەندێک کەس دەبینی بە تایبەتی لە کەرتی تایبەتە هەیە 8 ساعات داوامەکە هەیە 7 ساعات داوامەکە هەیە 9 ساعات داوامەکە ڕەنگە هەندێک جار بگاتە 10 ساعات بە پێی یاسا کاتێک دیاری کراوە بۆ کرێکاران چەندێک کار بکەن؟ بە پێی یاسا دیاری کراوە 8 ساعات لەمە زیاتر نییە. ساعتی ئەضافی هەیە ئەمە کۆمپانیا کارتەکان کەرتی تایبەت ئیزافەی کرێی بۆکە بە پێی ساڵانە هەموو کرێکارێک مافی ساعتی کاری هەیە ئیجازەی ساڵانە هەیە 20 ئیجازەی هەیە یعنی ئەمانە ئەگەر ئەچێتە قاڵبیەوە ئەم کرێکارە وەری ناگرێ ئەوەگرێ ئەبێ لە ئاخری ساڵە قەرەبووی بۆ بکرێت بە پارەیە بە هەشتێک یعنی ناکرێ ئەمانە هەمووی بە یاسا جێبەجێ کراوە یعنی شتێک نییە لە هەر مجرد قسەیەک بێت و کرابێ یاسا دیاری کردووە لە 8 ساعات زیاتر نییە ئللا لە هەندێک حاڵەتە ئەگەر کرێکارێک مەسەلەن شەریکەیە کۆمپانیایە کەرتێک ئەشکالی بۆ بێ بۆ ئەوەی قەرەبووی ئەم کاتانەی بکاتەوە ئەویش بە یاسا دیاری کراوە لە 12 ساعات زیاتر نەبێت. ئەگەر قەرەبووی بۆ نەکاتەوانی هیچ سزایەک هەیە بۆ خاوەن کۆمپانیاکە؟ نا یعنی کۆمپانیاکە خۆی بۆی قەرەبووی ئەو فترەیە بکاتەوە کە لە کار کەوتووە وەساوە پرۆژەکەی ئەمانە لەوانەیە لەم حاڵەتانە مەبەستم کاتی کۆرۆناکە نیە کە وەستاوە بە شێوەیەکی گشتی ئەزانم بەڵێ یعنی تۆ کۆمپانیایەکە معمەلێکی زەخمە جیازی ئەشتێ قەرەبوو مەسەلەن ئەو فترانەی کە ئیتر ئەوەسێ باشە کاک بەکر ئەگەر جیاوازیەک بکەین لە نێوان ڕەوشی کرێکارانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە یاخود بڵێم وڵاتە ئەوروپیەکان جیاوازیەکان لە دەستەبەرکردنی مافی کرێکارانە جیاوازیەکان لە چیە؟ یاخود جیاوازیەکی ئەوتۆی هەیە یان هەروەکو یەک وایە؟ مەسەلەی دەستەبەرکردنی کرێکار لە هەرێمی کوردستانیش دەستەبەر هەیە یاسای دەستەبەری کۆمەڵاتی 30 ساڵی 1970 و تعدیلێکیشی تیا کراوە لە 2012 لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەم یاسا هەیە بەڵام ئەشکال لە
لە جێبەجێکردنەکەات یعنی کێشە لە جێبەجێکردنی ئەم یاسایانەیە ئەگەر یاساکەەوە خود دەسەبەری کۆمەڵایەتی هەیە ئێستا تقریبا لە سنووری پارێزگای سلێمانی وەکو زانیاریم هەبێ نزیکی 30,000 کرێکار مەزمون یعنی ئەمانە زەمان کراون لەلایەن حکوومەتەوە چونکە کە زەمان کرا پارەیەکی لێبڕێ لە سا پێنجی خاون کرێکارەکە خۆی ئەیە لە سا حەڤەیە خۆی لە سا دوانزەی خاونکار بۆیە کام زەمانە چێتە سندوقی خانەنشینی کرێکارانەوە لە حاڵەتی بەرکەوتنی ئەساباتی شتێکە مەسەلەن بە پێی ڕێژەکەی وەختە حکوومەت لەم داهاتە و ئەم داهاتەش بەکار بێ بۆ پرۆژە بۆ خزمەتی کرێکار. باشە کاک بەکر زۆر جار باس دەکرێت کاڵەن ئەم زەمانە کرێکارانی بیناسازی ناگرێتەوە. ئەمەیان چۆنە بۆچی کرێکارانی بیناسازی لەو زمانیا لەو دنیاە بێبەشن کاڵی کرێکار یعنی ئەو کرێکارانەی بە پێی ئەم یاسایەکە مەزمونە خاوەنی کارێ خاوەنیانە بێ خاوەنکاریانە بێ ئەگەر خاوەنکاری نەبیانی لە شوێنێکا بێتە هەفتانەیە مانگانەیە ئەوەیە کە ئیشەکە خاوەنێکی هەیە یەکێکەیە بە پێی ئەو ڕێن دیفاعی لێکە پارێزگای مەسەلەن بەرامبەر مقابلی کرێکەی پارەیە گۆرەگرێ ئەمانە پێیانەڵێن مەزمون چونکە حکوومەت ئەو پارەیە کە وەریەگرێ لە کرێکار لە سا دوانزەی لە خاوەنکارەکە وەرەگرێ یعنی ئێستا کێ دیفاع لە کرێکارانی بیناسازیەکات ئەگەر لە تووشی هەر حاڵەتێک ببێت سەندیکاکانی کرێکاران حەو سەندیکای بیناسازی ژێکێکە لەو سەندیکایە سەندیکای شۆفێرانە کارگوزاریە یعنی خزمەت گوزاریە شت و کاڵە ڕسومشنی و نەوت و کارەبایە یعنی ئەم حەو سەندیکایە ئیتحادی یەکێتی سەندیکاکانی کوردستانە وەکو سەندیکای ئیشمان چییە یعنی ئەمە ئیشمانەوەیە ئەو کرێکارانەی کە تووشی ئەشکالە بن لە شوێنی کارە پارێزگاریان لێ بکەین دیفاعیان لێ بکەین. کاک بەکر ئێمە ڕۆژانە یاخود بڵێن ساڵانە مانگانە ئەیبیستین کە بەشێکیان جارجار کرێکاران لە کاتی کارکردنیان ئایگیان لەدەستێن. بۆ ئەم ساڵی 2020 یاخود بڵێم ئەم 5 مانگەی کە ڕۆشتووە چەند کرێکار لە کاتی کارکردن ئایگیانی لەدەستداوە؟ دیارە کرێکار بەهۆی ئیشەکەیەوە بەهۆی ئیشەکەیەوە بەرکەوتنی هەیە لەگەڵ ئەوەی دەوروبەریە مەسەلەن گیان لە دەسەیە تووشی ئەسابەی گەورە ئەبێ ئەوە لە سەرەتای ساڵەوە تا ئێستاوە بزانم لە سنووری سلێمانیەوەی من بزانم 3 کرێکار گیانی لە دەساوە بەداخەوە بەڵام ئەسابات زۆرە برینار زۆرە مەسەلەن لە شوێنی کار تۆمارەکرێن لای ئێوە ئێمە ئەوەی کە بێتە لای ئێمە تۆماریەکەین خۆی کە بێتە لای ئێمە مەسان کۆمپانیان لە ڕێگەی خوانانی بەڕاستی لە هەرێمی کوردستان لە کوردستان کرێکارانی ئێمە وشیاری کرێکارانی ئێمە لە ئاست ئەوان نییە یا بە هۆکاری ژیانیش کاریگەری خۆی هەیە لەسەر ئەوانەی کە کرێکار لە هەندێ مافی خۆی زۆر جار دوورەکەوێتەوە یعنی ئەم کێشانەمان ئێمە لە سەندیکاکان زۆر ڕوبەر بۆ نمونە نوێنەرەکانمان لە دەستەبەری کۆمەڵایەتی کە چنە کارگە و دامەزراوەیە کرێکارەکە ئەڵێن وەرەکە کە خۆ زەمانکە لەبەرەوەی زەمان ئەم شتانەیە یعنی تۆ واجبە زەمان لێرە اینجا ئەمە بە ساڵی خزمەتیش ئەگەر تۆ خریجێکیش بی لە شوێنە ئیشەکەی چەند ساڵیش بکەی ئەگەر سبێنێت لە هە شوێنێکە ئەمانە بە خزمەت بە حسابە بەڵام دیارە لە بەهۆکاری ژیان و ئەمانش کۆمپانیەکان ئەم وەزعانەی سغلالەکەن بەڕاستی بۆی کرێکار زەمان نەکرێ ئەیان ترسیان لە حاڵت دەریانەکەن ئەمانە کێشن بۆ کرێکارەکە زۆر جارواز لەم حەقی خۆیانێ بێدەنگە بێ لە ئاس ئەمە لە ئاست شتەکانە ئەگینا ئەو شتانەی کە ئەو کرێکارانە بەپێی ئەم یاسایانی مەسەلەی بیمەی تەندروستیە ئەمانە هەمووی یعنی بێوەیی پیشەیە ئەمانەی هەموو بۆ دیاری کراوە ئەمانە هەمووی یاساییە بە یاساییتر یاساکە تا چەند باشە کاک بەکر ئەو یاسایە یاخود بڵێم ئەو زەمانی کرێکارانیان ئەو مافانەی کە کرێکاران لە هەرێمی کوردستان هەیەە کرێکارانی بیانی شەگرێتەوە بەڵێ هەمان مافیان نیە هەمان مافی هەیە کە کرێکاری هەرایەت ئەو کرێکارە بیانیانشی کە لێرە ئیشەکەن هەمان مافیان هەیە یعنی شتێک نییە جیاوازی بێ باشە هاتنی ئەو کرێکارە بیانیانە بۆ هەرێمی کوردستان هیچ کاریگەری لەسەر کارکردنی کرێکارانی کوردستان کردووە؟ بەتەکید
کاریگەری خۆی هەیە یعنی ئەو هاتنی کرێکارانی بیانی و هێنانی ئەم کرێکارانە تەسیراتی خۆی کردووە لەگەڵەوە شایەسا هەرێمی کوردستان ئاوارەیەکی زۆری ناوەڕاستی عێراق و جنوبی عێراق و ئەمانەی تایە و بەشێ لە کوردانی ڕۆژاوای تایە ئەمانە ئاوارن لە هەرێمی کوردستان و ئێستا بەهۆی ئەو وەزعانشی سنوورەکان کە کراوە بەشێ لە هاوڵاتیان ڕۆژهەڵاتیش بە ئەمانشێ دیارە ئەمانە کەیان لە بەربژێوی ژیانیان و ئەمانە بە دەستێکی کاری کەم کارەکەن یعنی ئەگە کرێکارێکی ئێمە لە بەرەوەی کرێکاری ئێمە زۆر جار کرێچیە مەسەلەن ژیان ناڕەکرێ ناتوانێت بێت ڕۆژی بە 15,000 ئیش بکە لە ئیشێکە لە پیشەیەک بەڵام ئەو ئەیکە لەوێ کۆمەڵێ لەم شتا ئەمانە کاریگەری زۆر کردوتە سەر کرێکارێمە کە دەبینین ڕێژەیەکی بەرز لە بێکاری لە ناو گەنجان و لاوانی ئێمە بڵاو بۆتەوە درستی کردە باشە کاک بەکر سەندیکای کرێکاران تا چەند ڕۆڵی هەبوویان ئەرکی هەبووە لە زیادکردنی دەستی کارە یاخود بڵێم تا چەند پەیوەندیتان هەبوو لەگەڵ بەرهێنەکانە بۆی کە دەستی کار زیاد بکەن ئێمە پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی کارە وەزارەتی کار بەشەکانی وەزارەتی کار بەڵێ واتە دەستەبەری کۆمەڵایەتی ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئیداراتی جێبەجەکارە هەیە لەگەڵ قایمقامەتی مرکزی شوێنەکانە بڵێن ئێمە لە سلێمانی لەگەڵ قایمقامەتی مرکز سلێمانی و لەگەڵ پارێزگا و لەگەڵ ئەنجومەنی مەحافەزە و بەڕێوەبەرایەتێک گشتیەکانە ئێمە لێرە خۆی حکومەت بەشێکیە نووسینگەی کارە کام نووسینگانە بێت تەفعیل بکرێ ئیشی لەسەر ئەو گەنجەی کە بێکارە بێ بچێ خۆی تۆمارکاوە بە پێی سنفەکەی بە پێی سیفەکەی حەز لە چی ئیشێکا شارەزای ئەوانە هەمووی بنووسێ کاتێک کە کۆمپانیایەک پێویستی بە بکرێکەکە ئێستا ئێمە لای خۆمانەوە ئەمە ئەکەین لە لای خۆمانەوە ئێمە فۆرمان هەیە مەسان کرێکارێ ناوی خۆیان نووسێ کە ئیشێگە بوو کۆمپانیای پێویستی بە کرێکار بوو ئێمە لەسەر ئەساسیەوە کرێکارەکە ئاگادارەکەن و ئەڵێن ئیشێکی وا هەیە ئەگەر ئەیکەی مەسامە مەبلەغەکەیەتی بەم شێوەیە ئەی نێرین بۆ کۆمپانیەکە لەوێ ئیشەکە ئێمە لای خۆمانەوە ئەم ئیشانە ئەەکەین بەزەوە ئیشی حکوومەتی هەرێمە ئەم حکوومەتە بەڕاستی ئەکرێ ئەم شوێنانی کە تایبەتن بە کار زیاتر برێوی پێ بە زیاتر ئیتیمانی پێ بکە و ئێستا ئەمابینی مەسەلەی کرێکاری هێنانی کرێکان یانی ئێمە لە ساڵانیش پێشوە چوونەتە کۆمپانیا یەک کرێکاری کوردیتیانە بوو یعنی کوردی باشوور بۆنە لای خۆم بۆ نمونە لەم پارێزگای سلێمانی ینی دەبێت ئەمانە بەڕاستی کێشەیە ئەمە کێشەیە بۆ دەستی کاری خۆمان ئەبێ حکوومەتی هەرێم پلانێکی هەبێ بۆ ئەم بەرنامە ناکرێ تۆ کۆمپانیایەک عەقدی لەگەڵاکەی پرۆژەیەکە بۆ ساڵێکە بۆ چەند ساڵە پێویستە بە پێی یاسا معاملی لەوە تەرکیز خەیتە سەرەوەی کە کرێکاری ئێمە زیاتریش بە پێی یاسا عێراقی لە سا هەشتای هەشت کارگەیە هەشت دامەزرا لە هەشت شوێنێکا بوو لە هەشت شوێن لە سا هەشتای بە کرێکاری و ناوچەیە ئەی بۆ جێبەجێ ناکرێ هێجا ئەوە بێ حکوومەت لەوان بپرسی بۆچی جێبەجێ ناکرێ لە ئەستۆی حکوومەتاوە بەڵێ لە ئەستۆی حکوومەتە بۆچی جێبەجێ ناکرێ دوو خاڵەیە کە زۆر گرنگە بەڕاستی یەک خاڵەیە کە زۆر گرنگە ئەو دەسەڵاتە هەستەکەین زۆر کەم تەرخەمان نەگەر هەر ساردیشە بەرامبەر بە مەسایلی کرێکاران ینی یاسای وەربەرهێنان لە 2007 تا چۆتە بواری جێبەجێ ینی ئەبێت تۆ بەرامبەر ئەم یاسایەکی شەبێ کە مافی ئەوانی کە بپارێز تا ئێستا لە هەرێمی کوردستان کە زۆر جار ینی پرۆژەش دراوە ویشیشی لەسەر کراوە زۆر جار یاسای کار هەموار نەکراوەت کە داوامان کردووە ئەم یاسایە هەموار کرێت نەکراوەت یعنی بەڵام بۆ یاسای وەبەرهێنان هاتن یاسایەک بە هەموو کەم و کوڕێکەشۆ دیارەوە بەرژەوەندی خۆیانی تیا بوو بەرژەوەندی کۆمەڵێک ئەوانەی سەرەوەی تیا بوو ئەوانە کە ئیسفادەیان لێ بکرد هاتن ئەم یاسایان هەموار کردەوە گوایە
بەرەو بازار یازاد و بژانەوەی ژێرخانی ئابووری و ئەمان ئەمە هەمووشی لەسەر شانی کرێکارە بەڵام تا ئێستا کرێکار وەکو پێویست لە هەرێمی کوردستان هاوڕێ لێ نەدراوە. باشە کاک بەکر بەڕێز دەڵێ کە بە پێی یاسای عێراقی ئەبێ هەر کۆمپانیا یاخود هەر کارگەی لە سا هەشتای خەڵکی ئەو ناوچەیە بێ بۆ نمونە یاخود کوردستان بێ هیچ یاسایەک دانراوە بۆ هاتنی کرێکارانی بیانی هیچ مەرجێکیان هەیە کاتێکە کرێکارێک هاتە هەر شوێنێک ئێستا و کرێکاری هێنانی کرێکاری بیانی دیارە لە ڕێگای وەزارەتی ناوخۆ و هەندێک کۆمپانیا و شت هەیە کە ئەمانەیەن زۆر جارەمانە بە قاچاقی ژیانیان بازرگانیان پێوە کرد یعنی شێوەیە لە عبودیەت دروست بووە بۆ لە هەرێمی کوردستان کە بازرگانی بە ئینسانەوە هیچ مەرجێکی دیاریکراو نییە نازانەوانە حکوومەت لێ بەرپرسە و حکوومەت ئاگادارێتی ئەوەی ئێمە کاتی خۆی ئێمە کە هاتن هەم فۆرمان بۆ پڕەکردنەوەوانە ئێستاوانە لە دەستی حکوومەتە وەزارەتی ناوخۆی زیاتر ڕێگە پێدان و ئەو شتانەی کە هاتووە چونکە ئەوانەیە ئێستا زۆر جار خۆتان لە ڕاگەیانەکان ئاگادارن کە بازرگانیان پێ هاتوون ناوی تووشی ناڕەحەتی بوون تووشی گرتن بوون تووشی سزادانێکی زۆر بوون ئەم کرێکارانە یعنی هاتۆتە سەرەوەی هیوای بووە فترەیەکی زۆر لە زیندانی کراوە کەسی ژاگەیان جیازەکانیان لێسێنن پەساپۆرت و شتەکانیان لێسێنن ئەمانێکە بە تایبەت ئافرەتەکانیان ئەبینین کە ئەکەونە ژێر زەختێکی دەرونی و ئەو شتانی زۆر ناخۆشەوە کەوابێ کاک بەکرد بە پێی وتەکانی بەڕێستا بێ کرێکارانی بیانی هەمویان ڕەنگە بڵێن بەشێکیان مافەکانیان پارێزراو نییە ئەگەر وابێت ئێمە کە تۆ باز لە یاساکەین بە پێی یاسا یعنی بە پێی یاسا ئەمە وایە ئەمە ینی پارێزراوە حەقی ئەو کرێکارەی کە ئەوانەی کە بە ڕسمیە نەمەتوانین وەکو خۆمان پارێزگاریان لێ بکەین بەڵام ئەوانەی کە بە ئەوانەی کەیان ناتوانیان ناویان لای ئێمە نیە شوێنە بەڵام ئەمە ئامادەی نەچ کرێکاری ڕوومان تێ بکە بێتە لای ئێمە کێشەی هەبێ مشکیلەی هەبێ ئێمە بەرەو ڕووی کێشە و مشکیلەکانی ببینەوە بچین بەدەمیەوە دەستەکانە خۆش بێ کاک بەکر وەکو کۆتا پرسیارم بۆ بەڕێزت پێم خۆشت جارێکی تر باسی ڕۆڵ و ئەرکی سەندیکای کرێکاران بکەیت بەگشتی لە هەرێمی کوردستان ئەرک و ڕۆڵیان چییە؟ دەرێکێتی سەندیکاکان پێم وتی لە حەو سەندیکا پێداتوە ئەم حەو سەندیکایە حەو پیشەی جیاواز و کۆمەڵە پیشەی جیاوازوانە لە خۆ دەگرێ و بۆ دروست بووە پارێزگاری لە کرێکاران بکە مافەکانیان بۆ داواکاری مافەکانیان بێ بۆ ئەوی نەتوانێت هیچ کەسێ پەنابەرێت ئەمە چونکە زۆر دەبینین ینی کۆمپانیا هەبووە کە مەبلەغێکی پارەی زۆری کرێکارانی خوارد ینی کۆمپانیا هەبووە ئیشی بە کرێکار کردووە سێمان وچەی ناوە تێ لە کاتێکە ئەمانە ئێمە هەوڵمان هاو بەدەم داواکار شیانەوەچوین و بۆشمان چارەسەر کردوون بە داواکارم لێرۆ داواکارم لە هەرێمی لە پەرلەمانی کوردستانەوە وەزارەتی ئەو یاسای کە بەنیازن هەموار کرا بە شێوەیەکی سەردەمیانە کە مافەکانی کرێکاری تا پارێزراو بێ ژیانی کرێکاری چونکە کرێکار بە نیسبەت کرێکاری کوردستان هەر ئەوە نەبووە ئەم کرێکار ئەو چینە شۆڕشی کردووە ئەوەی کە ئێسایەمە بەرهەمەکەی خۆین و لەسایە دانیشتون بەڕاستی کرێکارانی کوردستان ئەنجامیدا. دەستەکانە خۆش بێت کاک بەکرگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ بەکر حسێن سەرۆکی سەندیکای ڕستن و چنین لە سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ خۆشەویستان هەر لەسەر ئەم یادە و لەسەر ئەم بابەتە لەسەر ڕۆژی گیانی کرێکارانە چینە لای پەیامنێرمان سەرباز محەممەد کە بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە سەرباز سڵاو لێ بۆ بەیانیت باش داواکاریەکان یاخود داخوازیەکانی کرێکاران چین لەو ڕۆژەدا. سنوور سلااوەتەوە لە سەررجەم بینەرانی گەلی کوردستان دیارەمڕۆ ڕۆژی یەکی ئاەرە کە ڕۆژی جیهانی کرێکارانە دەبواە لەم ڕۆژەدا کە کرێکاران لە ماڵەوە بان و با بڵێن بەشێوک لە شێوەکان لەم ڕۆژەدا ئیسراحەتیان بکردبە بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین وەک لە پشتی منیشەوە دیارە لە وێنەکاندا کۆمەڵی کرێکار لێرە لەبەر گەرمایە وەستاون بۆی کە
با بڵێن بۆ دابینکردنی بژێوی ژیانە ئەمڕۆ هاتوونەتە ڕۆژەش کە ڕۆژی جمعەیە هاتوونەتە ئەم با بڵێن ئەم جادەیە کە بەم ڕۆژەوە کە هەم ڕەمەزانەوە هەم ڕۆژەکەشی گەرمە بۆ قسەکردن لەسەر ڕەوشی کرێکاران و بە شێوەیەکی گشتی با بڵێن ڕەوشی کرێکاران لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر من میوانێکم هەیە کاک عومەر ئیسماعیل جێگری سەرۆکی لقی هەولێری سەندیكاكانی کوردستان کاک عومەر سڵاو دەبێت ئەگەر پێم بڵێ قسەی ئێوە لەم ڕۆژەدا چیەوە ڕەوشی کرێکاران بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای هەولێر سەرەتا زۆر بەخێر بێن پیرۆزبایی بە بۆنەی هاتنی یەکی ئایاری جەژنی کرێکارانی جیهان پیرۆزبایی لە سەرجەم کرێکارانی جیهان دەکەم و بە تایبەتی هەرێمی کوردستان و ئەو ساڵ جیاواز لە ساڵان ڕەوشی کرێکار لە ئاستێکی زۆر خراپدایە لە ژیان و گوزەرانێکی زۆر خراپدایە بژێوی ژیانیان زۆر خراپە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا کە هەموو جیهانی گرتوتەوە بە تایبەتیش هەرێمی کوردستان و بووتە هۆی نەدانی موچە و ڕەوشی کرێکاران زیاتر بەرەو خراپی دەڕواتن و زیاتر لە 50 شەو ڕۆژ لە ماڵەوە کەرینتە کراون ناتوانن بچنە سەرکار و لە کارەکانیان وەستاون بە تایبەتی ئەو کرێکارانەی کە لە کارگەکانن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە پێی مادەی 65 لە یاسای کاری عراقی ژمارە ئەفتاوێکی ساڵی 1970 ئیجبار بکرێن بە پێدانی کرێی 2 مانگ بە پێی یاسا بۆ ئەو کرێکارانە کە لەلایەن ئیش دەکەن و کەرینتە کراون چکە لە دەسەڵاتی خۆیانە لە دەرەوەی دەسەڵاتی کرێکار و خاوەنکاریشە بەڵام لە هەمان کاتدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هاوکاری لە ڕووی زەریبە و ڕسوماتی حکوومەت کە لە خاوەکارەکان وەردەگریتن لە کارگەکان وەردەگریتن بیان بەخشی لە مانجی 3 و 4 چووکە ئەوانەی کە هاوکاری کرێکارەکانیان کردێ کرێی 2 مانجیان بۆ سەرف کردینە کرێکاری سربەخۆمان هەیە بەداخەوە وەکو ئەو کرێکارانی کە ئێستا وەساون یەکەم ڕۆژی هەینیە دووەم جەژنی کرێکارانی جیهانە پێویستە کرێکار لە پشوو دابیتن ئیسرعات بکە ئەو ڕۆژی نەستە سەرکار سێیەم مانجی ڕەمەزانە یعنی کەرنتینە لە گۆڕەیە ئەو نەخۆشیە ئەو ڤایرۆسە کوشندە قاتلە لە گۆڕەیە ئەو جە کرێکاران بەو ڕۆژە گەرمەی هاتینە سەر شەقامەکان بەرامبەر بە کرێیەکی دیاریکراو بەرامبەر لەژێر چاودێری خاوەنکار کار بکەن و پێویستە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین منعەیەک لە بۆ ئەو جۆرە کرێکارانەی کە بێ خاوەنی هەمیشەیینە وەک خاوەنی کارگە نییە لە پرۆژە ئیش ناکەن خاوەنکاری هەمیشەیان نییە منعەیەک لە بۆ ئەو کرێکاران سەرف بکاتن چونکە کرێکار ئێمڕۆ زۆربەی زۆری 95 کرێکار کرێچیە یەک دوو پارەی مۆلیدەی لەسەرە پارەی ئاو و کارەبای حکومی لەسەرە حکوومەت ئەگەر بیان بەخشیتن لە خانوەکان ببەخشیتن لە زەریبەی ساڵانەیان بۆ ئەوەی بڕیارێک بداتن پارەی مۆلیدەیان لێ خۆشببی یا کەمی بکاتەوە پارەی ئاو کارەبای ئەو سێمان مانجی 3 و 4 کە کەرنتینە کرانێ بۆ ئەو کرێکارانە ئەو پارانە لەسەریان تەراکم نەبیتن قەرزارێکی زۆر نەکەونە ژێر قەرزێکی زۆر جاداوا لە حکوومەت دەکەین حکوومەت ئاوڕێکی جددی لەو کرێکاران بداتەوە میکانزمێک بدۆزێتەوە بۆ هاوکاریکردنی چیری کرێکار و هەژار ئەوە داواکاری پێشینەی ئێمەیە و زەختیشمان کردەوە لە حکوومەت داوامان کردیە بە یاداشت بە بەیاننامەی مەکتەبی تەنفیزی ئەوە یاداشتی سەندیكای کرێکارانی لقی هەولێرە کە خۆی لە 8 خاڵ گرتووە کە لەگەر ئەو ڕۆی گونجاوی ژیانی و گوزەرانی کرێکاران دەگونجێتن داواکاری خواستی کرێکارانە ئێمە دەگەیاندمانە حکوومەت و جەنابی پارێزگاری هەولێر داوا دەکەین جەنابی پارێزگاری هەولێر بە جددی ئاوڕێک لەو کرێکارانەی هەولێر و دەروبەری بداتەوە بەهۆی ئەو هاوکاریەی کە دەکرێتن لەلایەن خاوەن پێداویستیەکان و ئەوانەی کە هاوکاریان هەیە ئەوانەی کە هاوکاری مەحافەزەیان کردیە یان دەیاندنێ لە دەرێ جەنابی پارێزگارەوە هاوکاری ئەو کرێکارانە بکرێتن بە هەر شێوەیەک بیتن. دەبێت پرسم پرۆژە یاسایەک لە پەرلەمانی کوردستان گەڵاڵەکرا بوو ئەم پرۆژە یاسایە بەشوێ گەیشتووە کە زیاتر با بڵێن خاڵەکانی بۆ باشترکردنی بژێوی کرێکاران بوو لە هەرێمی کوردستان ئەم پرۆژە یاسایە بەشوێ گەیشت ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستانە تا ئێستاکە ڕژنووسەکە ئێمە دووبارە داوایان لێکردینەوە ئەو یاسایەی لە حکوومەتی عراقی دەرچووە ژمارە لە 2015 ژمارە 37 مقارنەما کردەوە منە کۆبنەوەکی چار ڕۆژی لەسەر کرا بۆ ئەوەی تعدیلاتێککە دووسان پێدا بکەینەوە لە گەرەوی هاوشێوەی یەک بن و بزانین متەناقسی چەندە چۆنە لەگەر یەکتر بەڵام تا ئێستا زۆر بەداخەوە لە پەرلەمانە
تۆزی لەسەر دەنیشیتن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە پەرلەمان دەکەین بە تایبەتی خەمەک لەو یاسایە ڕەشنووسەکەی هەرێمی کوردستان بخوا ئەگەنا دەسەڵات بداتە ئەو ئەنجومەنی وەزیرانە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار بدات جێبەجێ ئەو یاسایە بکرێت کە لە حکوومەتی عراقی دەرچووە لێروکانە ئەو یاسایە جێبەجێ بکرێتن. سارەکی دیکەم با بڵێن تاوەکو ئێستا وەکو سەندیکای كرێكاران ئاماری قوربانیانی كرێكاران لە سنووری پارێزگای هەولێر چەند دەگەر پێمان بڵێت. زۆر بەداخەوە ئەوەی ئەمە دەرەم زۆر لەوە زیاترە بەڵام ساڵی پار چار ئاماری كرێكارانی گیان لە دەستدان هەبوو لە هەولێر و دەوروبەری ئەوەی لای ئێمە تۆمار کرایە بەڵام دەشکرێ زیاتریش هەیە چونکە لای ئێمە تۆمار نەکرایان ئێمە ئاگادار نەبوونیان ئەوەی کە کرێکارەکەی شەهید بووە لەسەر کار نەیزانیە سەندیکا و بێناوی خۆی تۆمار بکاتن بەڵام بەداخەوە ئەو کرێکارانەی کە خاوەن کرێکاری هەمیشەییان نییە وەکو باسمان کرد وەکو ئەو کرێکارانە کە لێرە واوەستاون جێیان لێیە ئەوانە خاوەنکاریان نیە کە خاوەنکاریان نییە بە پێی یاسای عراقی ژمارە 39 ساڵی عەفتاویەک خانەنشین دەستەبەری کۆمەڵایەتی نایانگرێتەوە کە نایانگرێتەوە حکوومەتیش ناتوانانی میکانزمێک بدۆزێتەوە بۆ بڕێک پارە سەرفکرد دەرماڵەیەکیان بۆ سەرفکە یا خانەنشینیان بۆ ببڕێتەوە ناتوانانی هیچیان بۆ ئەژمان ناکرێت زۆر بەداخەوە و چەندین زاریشە داوامان کردیا ئەو یاسایە دووبارە ژمارە 39 عەفتاویەک هەموار بکرێتەوە بۆ جێکردنەوەی ڕووداوی بەو شێوەیە کە کرێکار زەمانی نەبیتن کارەسات لەوێ هیچی بۆ ئەژمار ناکرێتن. وەک ئەوە وایە بەرامبەر بەکرێکی دیاریکرا و خینی خۆی دەبەخشی ئەوش 20,000 25,000 زۆرەی پارەکەی دەڕوا ئەو وەرەگریتن و جانی ئەو کرێکارە دەبتە قوربانی. ئەم ساڵ زۆر بەداخەوە سێ کرێکار جانی لەدەستدایە یەکیان ڕۆژی هەینی بوو زۆر بەداخەوە هەفتەی ڕابردوو کە سەرەتا یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان بوو ناوی کاکە عەلی زۆر بەداخەوە عەلیسیان مەشهور بوو بووە قوربانی لە پێناو ژیانی و گوزەرانی ڕۆژانەی کرێکاران کە ئەو ڕۆژی کرێکار نەستە سەرکار ئەو جۆرە کرێکارە هیچ نییە بخواتن بەرامبەر بەکرێکی دیاریکرا و لەژێر چاودێری خاوەن کار دەکاتن. سنوور پێم خۆشە ینی بسملای کرێکارەکانیش خۆیان کە ئەگەر جەنابتان یەکەم بێنێرە جژنی کرێکارانتان پیرۆز بێت دەبێت سم بۆ بکەی کە لەم ڕۆژەدا کە هەم ڕەمەزانەوە هەم چمعاشا دەبای ئەوە ئەمڕۆ لە ماڵەوەبان جژنتان پیرۆز کردبە بەڵام ئێوە بۆچی لەسەر ئەم شەقامە وەستامن لەبەر ئەم گەرمایە کاکەوە زیاتری 45 ڕۆژ ئەمە لە ماڵێنە خۆمە کرێچینە و هەر ینی لە ماری دانیشن ئەمە ناتوانین ئەمەژی ئەمە هاتنە لە ڕەمەزانێ لەو گەرمای لەو جمعای یەکەم ڕۆژ لە جژنی عملەکان ئەمە هاتنە دەرێ لە بۆ ئیشێ وەر ئیش نییە ینی ئەمە کرێچینە و من ناتوانین ینی پارەی کرێ بدن ینی ئەمە لە ئەو ڕەمەزانێ هاتنە دەرێ لەبەر ئەو گەرمای لە بۆچی لە بۆ ئیشێم هاتن ئەگەر ئەمڕۆ ئیژنەکەی هیچ نییە با بڵێن ئەمە عملەنە ینی ئیشیمە يعني مصرفي مني روجانه همو لسر او زاديه اگه او ايش نبي ناتواني جياني بكين بسم الله يكشي كنتنا كبيره جشني كريكاران بيروز بي ولم روجدا اگر بيامك سيك تبيتن لبدم قرمه واستاوني عن جشني كريكاران بالنسبه اما يعني كازج اما بخوم ليك بخوم بزجني نازانم شو كما عادل تازه جاني ما هر عملياتي يعني حكومات دبيش تشبك كاكا لبو عملي دبوا لمالو بان استراحتان بكرد بها بلام دبينين هاتوني تدروا بويكا بابلين روجا كريكاريك انزام بدن ياخذ بابلين جيبي امرتان دابين كري هي ام روجا شيء ام روجا كريكاري شيء والله نسبة بخوم امن استعالنا عاد ايش الرجل فروشم بس ايش الرجل هر عملياتي هر عملياتي هلا بمروشاني عمليات دي من زور كم تريش وعم روجينيه بس دبي حكومتي هرم كردستان تشتغل او يبقى عمليه يبقى كاك هيا والله باري دنيا باري بينم دا تكري يعني هي زور جزر يعني خراب اذا داوي حكومتي هرم كردستان نكم تشتك معلوبك قربان خلاص نور يعني امام قصي كرێكاران خۆیان بوو هەم سەندیكای كرێكارانیش بابلين هم بيامي خوان وهم عندك عماري ناضل بابلين تزيني بە ئێمەدا کە لەم ڕەمەزانە بابلين یەکێک لە کرێکاران جیانی لەدەستداوە ئەمانە زانیاریەکان بوون لە شاری هەولێر
سپاس بۆ پەیامنێرمان سەرباز محەممەد کە بەشێکی ڕاستەخۆ لە شاری هەولێرە لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکانت بەڵێ خۆشەویستان لە کۆتا تەوەری پرۆگرامەکەمانە گفتوگۆ دەکەین لەسەر خێرکردن یاخود کاری خێرخوازی لە مانگی ڕەمەزانە بۆ پێی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان یا بڵێن موسڵمانان لە مانگی ڕەمەزاندا زیاتر گرنگی بە کاری خێرخوازی دەدەن و لە هەمان کاتدا باز لە سەرفترە و زەکات دەکەین و بازەوە دەکەین کە جیاوازی نێوان خێرکردن لەگەڵ زەکاتە چییە و مەرجەکانی سەرفترە چییە و لە هەمان کاتدا زەکاتکردن لەگەڵ خێرکردنە جیاوازەکەی لە چیدایە. بۆ مەبەستەش ئەمڕۆ میانداری مامۆستا نیازی هەورامانیمان کردووە کە بەڕێزیان مامۆستای ئاینین. مامۆستا نیازی سڵاو لێ بۆ بەیانیت باش. سڵاو لێ زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا نیازی ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم کە مانگی ڕەمەزان بڵێ مانگی ڕزق و عیبادەت و خێرکردنە، بەڵام بۆچی لە مانگی ڕەمەزاندا زیاتر گرنگی بە خێرکردن ئەدرێت یاخود بڵێم جیاوازی مانگی ڕەمەزان لەگەڵ ڕۆژانی ترا چییە؟ بە ناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆش بۆ تەوەرەکە پیرۆزبایی ڕەمەزان و پیرۆزبایی ئەم ڕۆی جەژنی کرێکاران کە من پێم وانییە کرێکار جەژنی هەبێ کرێکارە و کاتە جەژنێتی کە گیرفانی پارێتیایە کە پیا و گیرفانی پارێتیانە بۆ هەموو ڕۆژێکی هەرغەیرە جەژنە بەهەرحاڵ پیرۆزبایی لە کرێکارانەکەین. ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە لە خەیر و خێرات و لە تاعەت و عیبادەت بۆ لەبەرەوە هەموو ئەو عیبادەتانەی تاکی مسلمان ئەیکا لە مانگی ڕەمەزانە پاداشتەکەی بە چەند قاتە. جا چه خێرکردن بێ چه شەونوێشکردن بێ چه قورئان خوێندن بێ چه سەلام و کەلامێکی دیکە بێ کە لە ڕۆژانی تر کردوویەتی لە مانگی ڕەمەزان کە ئەنجامیەدا خێرەکەی بێتە چەند بەرانبەر. لەبەرەوە لە ناو کۆمەلگای کوردی و لە ناو کۆمەلگای مسلمانان بەگشتی مانگی ڕەمەزان تایبەتمەندیەکی جیاوازی پێدرێ لە خێر و خێرات لەبەر ئەوەی کە خێرەکەی بە چەند قاتە. باشە کێن ئەو کەسانی کە خێریان پێشێت مامۆستا؟ خۆی خێرکردن ئەکرێ بڵێن بە زۆر کەس ئەشێت هەر کەسێک کە محتاجی بێ ئەوەی فەرقەکە دروستەکە زەکاتە چکە زەکات بە 8 تاقم کە خوا لە قورئان ئاماژەی پێداوە بەڵام بینە سەر خێر خەیر ئەکرێتۆ بە کەسێک کە لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوژ نییە ئەکرێ خێری پێ بدەی ئەکرێ بە کەسێک بدەی کە جەریوای هەر مسلمان نییە ینی بەڵام وەکو ئینسانێکی وەکو ئینسانیەت وەکو مرۆڤ دۆستی وەکو بەشەرێک کە پێویستی بە ژیانە بژی پێویستی بە خواردنە بیخوا پێویستی بە پێداویستیە بۆەوەی بەردەوام بێت لە ژیانکردن ئەکرێتەوە خێری پێ بکە و خێریش دەگا لەبەرەوە خێر لەگەڵ زەکات لەگەڵ سەرفیترە لەگەڵ باقی شتەکانی در فەرق و جیاوازیەکی هەیە ئەمە یەک دوو خێر دابەشە بێ بۆ چەند حاڵەتێک لە ناو کۆمەلگایە مەوازین خێرەوەی تەنها پارێک پێ بدەیت جاری وا هەیە ئەگەر کەسێک ئیشێکی بۆ دۆزیتەوە خێرە ئەگەر کەسێک قسەیەکی خێری بۆ بکەی خێرە ئەگەر کەسێک ڕێگەیەکی پیشان بدەی خێرە ئەگەر کەسێک لە خراپەیەک بگەڕیتەوە بخێتە سەر چاکەیەک خێرە ئەگەر کەسێک مشکلەیەکی بێ تۆ عیلاجی مشکلەکەی بۆ بکەی خێرە ئەگەر کەسێک دڵی تەنگە و تۆ دڵی خۆشەکەی بە قسەیەک خێرە لەبەرەوە ئەکرێ بڵێن مانای خێر مانایەکی فراوانترە. بەڵێ باشە مامۆستا لە کاتی خێرکردنە ئەگەر کەسەکە یاخود بڵێ خێرکەرەکە باسی بکە یاخود ئەگەر بە شوەیەکی تر بڵێم وێنەی بگرێ یان بڵای بکاتەوە ئەمە لە پاداشتی خێرەکە کەمەکاتەوە؟ دوو قسەیە هەنێ خەڵک هەیە خێرەکەی بۆ عەرزی عەزەڵاتە خێر ئەکا بۆی خەڵک بیبینە و بڵێن ئەها خێرێکی باشە. ئێمە فەرمودەیەکی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم کە فەرمێ لە ڕۆژی قیامەتە 3 تاقەم یەکەم و دووهەم و سێهەمن کە حساب و کتابیان لەگەڵە کرێ. یەکێک لەوانە کەسێکی خێرکەرە خی گەورە بانگی ئەکا ئەفەرمێ وەرە پێشەوە بزانم تۆ چیت کردەوە بۆ ماڵە زۆرەی پێمدای ئەڵێ خی گەن وەڵی هەرچی ڕێگەی خێرخوازی بوو من خێرم تیا کرد خوا ئەفەرمێ کەذەبتە درۆت کرد درۆت کرد لەبەرەوە خێرت کرد لیوقال هو جەوادون بۆی پێت بوترێ بەخوا زۆر سەخیە پیاوێکی زۆر نەجیب و نەجیب زادەیە هەرکەس ڕووی لێ بنێ ئەو دەستنانێ بەڕوویەوە لەبەرەوە هیچ خێرەکانت قبول نەبوون فەسوحبە فەرمان ئەکا ڕائەکێشێ لەسەر دەموچاو بەرەو ئاگری دۆزەخ بۆ لەبەرەوە خێرەکانی لەبەر قسەی خەڵک بووە. قسەکەی جەنابەت ئایا ئەکرێ خێر بکەین و ڕسمی بگرین ئایا ئەکرێ خێر بکەین و باسی ئەمەیان بڵێن یەکەم ئەو خێری توێکی نابێ منەت بکەی خوا فەرمێ خێر و خێراتەکانتان بە منەتکردن بەتاڵ مەکەنەوە مە نەسی قورئانە
بالمەنی وەلئەذا جاری وایە کەسێک تۆ چاکەیەکە لەگەڵ کردووە ئەوەنەی باسەکەی ئەوەندەی باسەکرێ ئەوەندە باسەکرێ ئەلە خۆزگای لێم وەرنەگرتایە بەڵام ئەگەر ئەم پیشاندانە ئەگەر ئەم تەسویرکردنە ئەگەر ئەم ڕسمگرتنە ئەگەر ئەم ئاماژە پێدانە بۆ بێت تۆ تەشجیعی خەڵک بکەیت ئەها خەڵکینە ئەم فەقیرە پێویستی بۆیە هاوکاری بکەین ئەها خەڵکێگەیە محتاجە داماوە ئەگەر ئێمە دەستی نەگرین کەس نییە دەستی بگرێ ئەم هاندانە ڕێگە پێدراوە چکە ئێمە فەرمودەمانەیە فەرمی خێرت کرد بە دەستێک با دەستەکەی دیکەت نەزانێ باشە ئەمە بۆ ئەو کاتەیە کە پێویست نەکا خەڵک چاوت لێ بکە بەڵام ئێستای منی مامۆسایەکی ئاینی ئەگەر خێر بکەم وەکەوەی کە لە ڕۆژانی قەدەغای هاتووجە لە ناو شاری سلێمانی ئەمە سەرپەرشتیان دێکە کەمپینمان ئەکرد خەڵکە بۆ خواردنی نەبوو ئێمە ئەکەوتینە پێش و ڕسمیش ئەگیرا و تەسویری ژەکرا بۆی خەڵکی نەخوا پێداوەکانەوە خواردن بێنن سوپاس بۆ دەستگا ئەمنیەکان کە هاوکاری ئێمەکان بۆ هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ ئاسایش کاوکاری ئەماکان ئەتوانن ئەم خواردنە بگەێنین بۆی خەڵک بزانێت کە ئێمە ئەتوانین ئەم کارە بکەین لەبەرەوە ئەم جۆرە چاولێکردنەوە ئەم جۆرە تەسویرکردنەوە ئەم جۆرە پیشاندانە ئاسایی ئەبێ ئەگەر نەبێتە هۆکاری ڕوشاندنی کەسایەتی ئەم کەسە بەڵێ باشە مامۆستا لەم کاتەیە کە ئێستا نەحەج هەیە نەعەمرە ئەو کەسانی کە نیازی ئەویان هەبوو بڕۆن بۆ حەج و عەمرە و پارێکیان کۆکردوتەوانێ بەنیاز بن بڕۆن ئەتوانن ئەو پارەیان لە خێر و خێراتە دابەش بکەن وەڵای ئێمە ئومێدەخوازین هەم ئەوانە و هەم حکوومەتی ژەگەر پارەی خەزن کراوی هەیە چکە ئێمە مامۆسایانی یاینیەوە نەمان سەرخستوەتە سەردەوڵەمەنەکان خەریکی ئێسکمان تاڵە بێ ئەوەمان کە زۆر ڕوومان خۆشە ئەوەمان کە زۆر شیرینین خەریکە تاڵ ئەبین ئەوە نەمان وتۆ دەی ئێوە خێر بکەن دێوە دەست بخەنە ناو پارەکەتان دێوە ئاگاتان لە فەقیر و هەژار بێ لەبەرەوە بێمە سەر جوابی پرسیارەکەی جەنابەت بەڵێ ڕێگە پێدراوە و هەیئەی عولەمای عالەمی ئیسلامی نەک تەنها بڵێ من و مامۆستایەکی ئاینی دیکە لە هەرێمی کوردستان بۆ ئەمساڵ ڕێگە بەوە دراوە ئەوانەی کە نازانین جارێ مەسەلەی حەج یەکلایی بۆتەوە یان نا بەڵام بەنسبەتی عەمرەوە یەکلاییە ئەوەی پارێکی داناوە بۆ عەمرە بڕوا بکە ماڵی چەند هەژارێک بەسەر بکاتەوە خێرەکەی بێتە چەند بەرانبەری عەمرەکردنەکەی لەبەرەوە بێگومان من یەکێک لەو دیمەنانەی کە چەند ڕۆژی ڕابردوو لە سەرەتای قەدەغەی هاتوچۆ مەبەستم نەفرێک تەلەفۆنی کردوتیەوە کەمپینێکتان هەیە ماڵە فەقیرێگەیە تەنا پیرەژنێک و کوڕێکن هاوکاری بۆ بگەن ئەم دیمەنە بۆیە باسەکەم خەڵکێگەی ئاوا ناخی پڕە وتم آخر کەمپینەکەی ئێمە بۆ ناو شارە ئەو ناونیشانەی جەنابەت ئەیڵەی لە دەرەوەی شارە وتی ماوەسا زۆر محتاجن سبەینێ سەعات 1:45 دقیقە تەلەفۆنی کردوتی ماوەسا خواردنەکەت نەگەیان پیرۆژنەکەەوە فاتی کردووە یعنی تۆ وەرە ئەمە چەند ناڕەحەتە ئەگەر کەسێک خواردنێکی تەبیعی نەبێ وتی ئەبێ ئێستا سوپاسی خوا بکەین وتی دوورە خزمی منن بۆیە هاناشم بۆ تۆیەنە ئەوەندەی پێمان کرا ئێمەش بۆ خۆمان قوتمان مەحدودە وتی ئەبێ سوپاسی خوا بکەین کە ناتوان تەعزیە دابنێنەوە نابوون بۆ فلیمەی کە کەس لەبەرەوە ئەوەندە محتاج ئەوەندە خەڵکی داما و قوربەسەر بێژیان لەناو ئەم کۆمەلگای ئێمە هەیە بەڵێ ئەکرێت پارەی عەمرەکە بکرێ ئەکرێ حکوومەتیش خۆی بخورێنێ باشە کەواتە گرنگە لەم کاتەیە کاخۆ دەگەر بڵێم لە کاتی کەرەنتینە و لە کاتی ئەمبوونی ڤایرۆسی کۆرۆنا بەشێک لە کاسبکاران کارچەند ئەمڕۆ ڕۆژی گیانی کرێکارانە بەشێک لە کرێکاران بێکارن ئەکرێت یارمەتیەکان بەشێکی بۆ ئەوان بێت یاخود تا چەند خێرە هیچ گومانێتیان نییە کرێکار ناونیشانەکەی خۆی وا بەخۆیەوە ئەوەی بەیانی تا ئێوارە پەیەکە ئێوارە مەسروفی ماڵ و مناڵەکەیەکە زۆر جار ناڕەحەتە کرێکار تەنانەت ئەگەر کرێکارێک زۆر بە سەلیقە نەبێ کرێخانوەکەشی بۆ کۆ نابێتەوە ئەبێ ئەگەر هەموو ڕۆژێ 30,000 پەیاکە ئەگەر ئیشی بۆ بێ 5,000 بخاتە لاوە بۆی لە کۆتایی مانگەکە بەشی کرێخانوەکەی بکە لەبەرەوە هیچ گومانێتیانە زەکاتیش و سەرفیترەش و خەیریش بدرێ بە کرێکار خێرەکەی چەند بەرانبەرە چکە ماڵ و مناڵی هەیە وەکو مناڵەکانی من چۆن حەزیان لە خواردنە لەو مانگی ڕەمەزانە دەیەوانە چاوەڕوانی باوکیانن جاران باوکیانە چوو بۆ کرێکاری وەوارە ئەیدا بەشت ئێستەیە کە کرێکاری نییە یا ئێستەیە کە ڕەمەزان ئەگەر کرێکاریەکە جەبێ ناتوانێ بیکە لەبەرەوە قورسە ناڕەحەتە ژیان بۆوە باشە مامۆستانیازی ئێستا ئەگەر بکرێت باسێکیان بڵێن جیاوازی نێوان خێر بکەین لەگەڵ زەکاتە جیاوازەکان لە چیە؟ یەکەم زەکات ئەو ماڵە زەکاتی لێ درێ کە ساڵێکی بەسەرا ڕۆیەوە دوو ماڵەکان دیاری کراون ئاڵتونە بەکارت نێناوە لە ماڵەوەداد ناوە 20 مسقال بەرەو ژوورە بەکاری نایەنی بۆ خۆت زەکاتی لێ لە مسقالنی و مسقال لە چەند مسقالێک
مەسەلەن زەکاتی گەنم و جۆ و برنج و ئەمانە تا کۆتایی زەکاتی ماڵی بازرگانی و تیجاری پاشان دێتە سەر زەکاتی پارە اینجا زەکاتی حیوان مەسەلەن مەڕ و بزن لە چل سەرەوە دەست پێەکە مەسەلەن بەڵێ ئەمانە وەکوتم دابشکاریە بۆ وردەکاری ناو زەکات فەرقی زەکات ئەمەیە کە بۆ ئەم شتە دیاریکراوانەیە و بێ ساڵێکیان بەسەرا چوو بێت مامۆستا لە ئەرز و خانوو ئەکەوێت مڵکوما ئەگەر لە خۆت زیاتر بێ بەڵێ کابرا سێ عەرزەی داناوە سێ ساڵیشە دایناون بۆی قازانج بکە بۆ تیجارەت خانوویەتی بەکرێ خانوویەکی داناوە بۆ کرێ لە خۆی زیادە ئەو کاتە بە شێوازی بە تعبیری کوردەواری پێم وایە قەبڵاندنی پێڵێن ینی تەحدیدی ئەو پارەی ئەم خانوە بای چەند حسابی ئەما ئەکرێ فتوای علەمای معاصرین لە سعودیا لە قەتەر لە کوێیت لە بەحرین لە وەقفی سونەی عێراقیش هەمان فتوایە چونکە ئەمە حسابی ماڵی تیجاری هەیە بۆ قازانجی داناوە هەندێک جار هەیە بەڵام ئەو ماڵی کە خۆی بەکاری ئێنێ با 200 متر نەبێ 600 متر بێ زەکاتی لێ ناکەوێ ئەو ژنەی کە ئاڵتونەکەی بەکارێنێ با 20 مسقال نەبێ با چل بێ با چل نەبێ 6 مسقال بێ مادام بەکارێنێ زەکاتی لێ ناکەوێ لەبەرەوە مادام بەکاری هێنێ حکومەکەی فەرق ئەکا بەنسبەتی زەکات پاشان ئێمە زەکات وەکوتم هەشت تاقم دیاری کراوە بەڵام ئێمە ناچینە تەفاسیلی هەش تاقمەکە چکە ئێستا یەک تاقم زیاتر لەناو کۆمەڵگای ئێمەیە ئێمە باسی قسەیە بکەین کە ئیشمان پێێتی ئەویش ئەوەیە خەڵکێک کە فەقیرە یا مسکێنە فەقیر هەیە مسکێن هەیە فەرقەکە ئەمەیە مسکێن ئەوەیە ئێستا بۆت باسەکە مسکێن ئیشی بە 100 دینارە ڕۆژانە بەڵام 75 25 نوقسانە 75 25 نوقسانە بەڵام فەقیرەکە ئیشی بە 100 دینارە 25ەکەی هەیە یا بەمانایەکی تر ڕۆشنتر بیڵێن فەقیر حاڵی خراپترە لە مسکێن مسکێن مەمرە و مەژیە ئەژی و ناژی بەڵام فەقیرەکە چاوەڕوانی مەرگەکە هیچی نییە ئەنێ جار هەیە فەقیرێ لەم کاتا پەنا بۆ ئێمەمانە ئێنێ وەکو مامۆسایەکی ئاینی ئەڵێ ئیتر ژیانم لێ تێک چووە ئیتر ماڵم ناڵەکەم بەجێم ئەهێڵێ ئیتر خاوەن ماڵەکە دەرمەکە ئەمە مسکێن نییە ئەمە فەقیرە چکە ئەم کرێکیە هەم سەرچاوەیەکی ژیانی نییە پێی بژی بەڵام مسکێنەکە ئەمانەگرێتەوە خانووی خۆی هەیە بەڵامیش کەسابەتێکی نییە معاشێکی هەیە بەڵام معاشەکەی بەشی ناکە یا بێوەژنانەیەکە یا خانەنیشینیەکە یا کەم ئەندامیەکە پێی ناژی بەڵێ باشە مامۆستا زۆر بە کورتی ئەگەر باسێکی سەرفترش بکەین چونکە کاتمان نەمابزانین سەرفترە چییە و لە کێوە دەست پێکات تاکەی ئەتوانێت سەرفترە بدرێ یەک قسەم بێچوو لە باسی زەکاتەکە زەکاتی ئەم ساڵ لیژنەی فتوای باڵای هەرێم دیاری کردووە لە 5,500,000ەوە زەکات ئەدرێ و بۆ هەر ملیۆنێک 25,000 بۆ سەرفیترە ئەم ساڵ 2500 دیاری کراوە کە من پێم کەمە 3,000 پێش شەرعیترە وەکو ڕێی خۆم سەرفیترە دیارە هەر کەسێک لە حاڵی حیاتا بێت یان لە تا شەوی جەژنیش لەدایک بێ ئەبێ سەرفیتری بۆ بدرێ ئەمە قسەیەکی وردە پێویستە ئێمە تیشکی بخەینە سەر ینی ئەگەر مناڵێک شەوی جەژن لەدایک بوو ئەبێت تۆ سەرفیتری بۆ بدەیت مادام هەوای سەر زەوی هەڵمژی بە حیاتەوە لەبەرەوە ئەو کەسەی کە سەرفیتری بۆ درێ ئەبێ لە حاڵی حیاتا بێ ئەگەر مناڵ بوو باوک بۆی ئێدا و یا دایک یا برای گەورە بە هەر حاڵ لە یەکی ڕەمەزانەوە دروستە بدرێت بەڵام لە عرفی مەزەبی شافعی و کۆمەڵگای کوردیە لە دوای 5ەوە کە باشترین کاتیش ماقەبلە ئەخیرە ڕۆژی کۆتایی ڕەمەزان یا دوو ڕۆژی کۆتایی ڕۆژی عەرەفە یا ڕۆژێک پێش عەرەفە باش وایە سەرفیتر بدرێت چکە حکمە لە سەرفیترە دابینکردنی خواردنی جەژنە بۆ ئەو کەسەی کە خواردنی نییە اینجا سەرفیترەی ئێمە لە هەرێمی کوردستان کەسێک پرسیارەکە کوڕێکی هەیە لە ئەڵمانیا دانیشەیەکرێت 2500 بۆ بدەین نەخێر پارەی ئەوەی بۆ درێت طبیعی ئێمە لێرە بۆی بدەین بەڵام لێرە 15,000 بۆ بدەین دەستەکانە خۆش مامۆستایگیان زۆر سپاس بۆ مامۆستا نیازی هەورامانی مامۆستای ئاینی سپاسماندومان کردی سپاس بۆ ڕێنماییەکانت بەڵێ خۆشەویستان ئێستاشە چینە لای پەیامنێرمان پێشڕۆمەجی بەشەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە پێش ڕۆسڵاو لێ بۆ بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە سلێمانی چین بەیەوە بە بینەرانی بگەێنیت چونور بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە ڕۆژی جەژنی کرێکارانە لە سلێمانیش وەکو هەموو شارەکانی دنیا لەم ڕۆژەیە
ساڵانە لەم کاتەیە کرێکاران ڕێکخراوەکانی کرێکاران کۆمەڵەکانی کرێکاران سەندیكای کرێکاران یاخود کرێکار خۆیان ئەیانەوێ لەم ڕۆژەیە وەکو جەژنێکی خۆیان دێنە سەر شقامەکان دروشم و داواکاری و خواستەکانی خۆیان ئەگەێنن بە لایانی پەیوەندیدار و یاخود داوا لە حکوومەتەکەن کە ژیان و گوزەرانی کرێکاران یاخود بیمەی تەندروستی هەموو ئەوانەی کە هەر ئینسانێک پێویستی پێیەتی ئەمانیش داوایەکەن بۆ ئەوەی کە ژیانیان دەستەبەر بکرێ و یاخود لە کاتێکە ئەگەر هاتو تەمەنیان هەڵکشا و یاخود تووشی هەر ڕووداوێک بوون لەسەر کارەکانیان دەستەبەری کاریان بۆ دابین بکرێ بۆیە ئەمڕۆ لە شاری سلێمانیش کۆمەڵێک چالاکی بەڕێوە ئەچێەوە ئەم ساڵ بەڵام جیاوازتر لە چاو ساڵانی ڕابردوو ساڵانی ڕابردوو ڤایرۆسی کۆرۆنا لە گۆڕەپانەکەیان نەبوو و چالاکی جۆرا و جۆر لە ناو شاری سلێمانیا بەڕێوە ئەچوو بە کەژاوەی سیارەکانیان وەکو کرێکارانی پاکەرەوە یاخود لە شارەوانیەکان نمایشیانە کرد بە ناو شەقامەکانی شاری سلێمانیا بەڵام ئەم ساڵ بە هۆکاری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا کەمترین چالاکی قەرەباڵغی دروست دەکرێت لە شاری سلێمانیە بۆیە ئەمڕۆژ شاری سلێمانیش وەکو سەرتاپای دنیا یادی ئەم ڕۆژە هەرەکرێتەوە بەڵام بە شێوەیەکی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا منەگەڕێم وەلایەوە. سپاس بۆ پەیامێرمان پێشڕۆمەجید کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت. مەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبێنێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش.